بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و کاتتان باش. خۆمان بە خۆشحاڵەزانی لە پرۆگرامێکی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بۆ بابەتی جیاوازەوە لەگەڵ هاوکارم هۆنیا و هاوکاری هاوکارانم لە پەیام لە خزمەتیەوەی عەزیزابی. سڵای خۆتان لەبێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێک کۆ بینەرمانن. خۆشحاڵین ئەمڕۆ لە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویستان بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بەرگە و بابات لە پەیامی ڕۆژەوە. هیوادارین کە بەڵی ئێوە بێت و لەگەڵماندا بن. ئەمڕۆژ بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە لە خزمەت ئێوەیە. یەکەم تەوەرمان تەمەرێکی تۆمارکراوە لەلایەن هاوکارمان دانیارەوە کە ئامادەکراوە. ئەویش لە مەلەوانگەیەکە لەگەڵ ڕاهێنەرێکی مەلەوانی باس لە سوودەکانی مەلە دەکات و ئەو شێوازانی کە پێویستە فێر بیر و سوودەکانی مەلەوانی بۆ جەستا چییە و چۆن بتوانین وەرزشێکی تەندروست بکەین. وەک دەزانین لە هاوینە وەرزشی مەلەوانی یەکێکە لەو وەرزشانی کە خواسێکی زۆر زیاتری لەسەرە بۆ پێی کە کەش گەرمە و دەتوانێت سوودێکی تەواوی لە بینی و هەم کاتێکی باشیش بەسەر بەری لەو شوێنە. دانیارمان کۆمەڵێک بابەتی سەوار بۆ ئامادە کردوین و گفتوگۆی لەگەڵ ڕاهێنەرەکە کردو و دواتر پێکەوە بیرەوی ئەو تەوارە تۆمارکراوە دەبین. بەڵێزان بابەتی دووەمیشمان بابەتێکی وەرزشیە، باس لە یەکێک لە هونەرەکانی با بڵێن جەستەیی دەکەینەوەی شوونەری وەرزشی کاراتیە. کار لە هەرێمی کوردستان مێژوویەکی گەرچی ئەگەر زۆر دووریشی نەبێ، بەڵام ئێستاکە برەو پێدان و گرنگی پێدانێکی زۆری هەیە. وەرشەوانی کاراتی زۆر باشمان هەیە. گفتوگۆ و قسە باس لەسەر وەرزشی کاراتێ و هەروەها کۆمەڵێک لە تایبەتمەندیەکان و کۆمەڵێک لە گرنگی پێدانەکانی لە کوردستان دەکەین. بەڵێ وە لابڕگەی پامێرانمان لە شار و شارچکە جیاوازەکانەوە دەچینە لایەن و زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازنەوە بە پێی توانە دەتوانیمان هەچ کامێکیان وەرگرین. سەرەتاش بینەری پێشبینیەکانی پێشوها دەبین. بەڵێزان هەر وەک هاوکارم ئاماژەی پێدا هونەری وەرزشکردنی مەلەوانی یەکێکە لەو وەرزشانەی کە لە ئێستا داگەرچی لە هەرێمی کوردستان ئێمە ڕووباری زۆر گەورەمانیە و هەروەها ژمارەی دەریاچەکانمان زۆر نین، بەڵام دەریامانیە، بەڵام کۆمەڵێک ڕووبار و گۆما و بە دیاریکراویش مەلەوانگەی زۆر لە شارەکان و لە ناوچەکانە هەیە. ئێستا کە بۆتە بەشێک وەکو پێداویستیە کە هاونیشتیمانیان پێویستە هونەری وەرزشکردنی مەلەوانی بزانن و هەروەها لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە سونەتە مناڵەکانمان فێری مەلەکردن بکەین وەکو بەشێک لە پێویستیەکانی ژیانیان ڕەنگە ڕۆژێک سوودی لێ وەربگرن. هاوکاریشمان دانیار بۆ گرنگیدان بە بابەتە چۆتە مەلەوانگەیەک و لەگەڵ ڕاهێنەرێکی مەلەوانی کۆمەڵێک زانیاری زۆر بەسوودمان بۆ باز دەکەن دەربارەی وەرزشی مەلەوانی. سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستان لەم تەورە تایبەتی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. باز لە شێوازەکان و جۆرەکانی وەرزشی مەلەکردن دەکەین. زانین شێوازەکانی ئەم وەرزشە چۆن چۆنی و جۆرەکانی کامانن.
باز لەوەش دەکەین کە هاوشانی ئەوەی کە چێژ لەم وەرشە وەردەگرین و حەز و خولایەکی زۆرێک لە گەنجانە تا چەند گرنگە فێریشی بین و گرنگی پێ بدەین و سوودەکانی مەلەکردن بەگشتی باز دەکەین و چەند جۆر مەلاکردنی ژێک گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ ڕاهێنەری مەلەوانی گۆران کەمال ماوەساگیان زۆر بەخێر بێت. تا گۆران باز لەوە دەست پێ بکەین بۆ گرنگەوە بۆ بە سوودە ئێمە مەلە بکەین. بەڵێ خۆیگە بگێت قاڵبی وەرزشەوە ڕاضە هەموو وەرزشێک بە سوودە بەس مهمترین شتەوەی کە تۆ بەردەوامی لەسەر وەرزشە. ئێمە لە مەلەوانیە یەکەم یاریە کە لە ئەوەی کە هەم چێژی پێ بگەێنێ ئەو کەسە هەم ماسوولکێکی باشە جوڵێنێ هەم چۆنڵی کاتەکەشی تا بۆ من مەسە زەلامەیە دێت بۆ مەلەوانگە لە کاتێکی فەراغی خۆیان 4 سەعات مەلاگازان سەعاتێک لێرە بوو لەبەرچی لەبەرەوە چێژێکی هەیە و چۆنڵی سوودێکی زۆر باشی هەیە ئەمە یەک هەیە بۆ فەقەرات ئینزیلاق بەکارێنێ هەشتا وەکو ریاضە وەکو بۆ باش پێشمەرکێ بەکارێن ئێستا ئێمە وەکو فێرگە کاگەینەوە ساڵانە بۆ من لە مانگی 5 فێرگاگەینەوە تا یەکیدا لەم فێرگایمە دوو فێربوونمانەیە فێربوونێکمان هەیە بۆ منە ئێمە فێریانەکەین بەس نەخەنچێ کاڵی نەخەنچێ شتێکی وا سەرەتایش نییە بەو شێوەیە هەیە دووسێ مانگ لە دەورەکە بێ بۆ نمە بە حڕی خۆیە بۆ دەورەکە ئێمە کاتەکانمان بەیانیان 9 بۆ 11 فێرە بێ بە باشترین شێوە فێرە بێت چۆن 200 متر بە مەلە ڕاوەستانێکی باش بۆ سێ لە ئاوا پشتە مەلە بخەوێت بۆ نمە فێرگەکەی ئێمە وایە هیوادارم فێرگەکانی تریش هەر ئاوا گرنگی بە ئەو کەسانە بن بۆ دەڕۆژ کەس فێر نابێت هەیەڵێ بە دەڕۆژ بە باشترین شێوە فێری مەلە بوو شتی وانە من مناڵ هەیە مانگلامە بەڵێ لەوانە سەرەتا من فێریگەم فێر بێ بڕوە 10 متر 5 متر ئەمە پێی ناڵێ مەلە ئەمە و شێوە بوو کەوتم فێرە بن بە ئاسایی شێوەیەکی دووەم شت فێربوونی ئەکادیمی ئەمە تەعاان تۆزێ قورسە چۆن ئێمە لەم فێرگەیە کە بۆ ئەگەرماوەی 10 ساڵم فێرگەمان هەبیان 15 ساڵ ئەم فێرگەمان هەیە زۆر بەتەڵمان دروست کردووە گەشتۆتە سەر ئاستی هەڵبژاردە عێراق لە ئێرێژی سەر نمونە مەجموعەیە یاریزانی باشمان هەیە پەریا مەحمودمان هەیە کە سێمی ئەفریقا بووە و ئێسش خۆ ئامادەگارێکە بۆ پاڵەوانێتی ئەحمەد دەکرێمانێ نزیکەی 7 ساڵە بە ئەکادمی فێری مەلە بووە ئێستا ئەویش بەتەڵێکی چاکی لێ دروست بووە نزیکەی 16 جا پلەی یەکەمی بەدەستێناوە لەسەر ئاسی کوردستان و بەڵێن دەوروبەری سلێمانی و پاماندی عێراقش بەشداری کرد و تەسفیاتێکی کردووە ئێستا بۆ تەسفیاتی دووەمی شتێک دەخوێنێت کە منداڵە یاخود گەنجێک بچێتە بچوڵەوە بە باشی فێری مەلەکردن بەڵێ خۆی تەمەنەگە مهمە تەمەنەگە لە 6 بۆ 8 ساڵ ئەمە گونجاوە بەس لە 6 ساڵەوە داخڵیکەی بیکەی بە بەتەڵێک وەکو ئەوانەی کە لە ئۆلۆمپیاتە بەشداریەکەن ئەمە کاتێکی زۆری ئەوێ بە شەرتێک ئەم کەسە بەردەوام بێت بۆ نمونە ئەڵێ چۆن بەردەوام بێت بەردەوام بێت لە مەشقەکانە بەردەوام بێت لە کاتەکەیە بەردەوام بێت لە حەزی بۆ وەرزشەکە تۆیسە من مناڵمانەیە لە فێرگەکەیە حەزی بۆی نییە دە ڕۆژێ دوای ئەوە نایبینیتەوە باوکو دایکیە دەڵێ مامۆستا گۆران نایبێتەوەڵم بۆ حەزی بۆی نییە فێر بۆتەوە ئێستا چوو جاری وایە لە دەورەیەکە بڵێن خولێکەکەینەوە مە لە دەیان کەس بەشداریەکە لە خولەکە سیرەکەی 3 نەفەر 4 نەفرە بێ بە بەتەڵ سە ئیم ساڵ من لە خولەکەی خۆمە لە نزیکەی با بڵێن 100 نەفرە لەوانە بڵێن 5 ئەتوانم بیکەم بە یاریزە ئەویش ئەگە بمێنێتەوە یعنی من ناتوانم بچم لە ماڵەوە مناڵەکە ڕاکێشم ئەبێ باوکی یەکەم شت خێزانەکەی ئەزانی چۆنە وەرزشکردن زۆر گرنگە لەم کاتەیە کاڵم لەم کاتەیە بۆ تەکنۆلۆژیا وای کردووە لە مناڵی ئیستا هەمووی لە ماڵەوە لە ژوورێکە قوفڵە و هیچی تر نبینێت دووشتە بینێت قوتابخانە ماڵەوە بۆ ئایپاتەکە بۆ پلەیستێشنەکە باوکو دایک ئەم منە بکاتیان نەماوە بیبا تۆزە ڕاکردنی پێ بکات لەو هەواری شارە لەم هەموو پارکەی هەمانە بێنێ لە مەلەوانگە تۆزێ مەلە بکە بیکاتە خولێکی فێربوونی مەلەوە ئەم جا یەکشتی تر من داواکارم لە دایک و باوکانە مناڵەکان هیلاک نەکەن ئێستا بۆ مناڵەت چۆن هیلاکردن هیلاکردن زای چۆنە ئەیباتە خولی مەلە ئەیباتە خولی کاراتی ئەیباتە خولی زمان ئەیباتە خولی مۆزیقا سەیری ئەمانەکە هیچی ڕەپت نییە کاراتی لە چۆ مۆسقا لە چۆ ئەمە چی لێ ئەمناڵە هیلاکە بێت سەرەکە 3-4 مانگ تێپەڕ بوو لە پشووی هاوینەکەی لە مەکتەب دوای ئەوە چییە یەکسەر بۆ مەکتەب بێزارە بێ ئەم مناڵە بێزارە بێ بیکەیە وەرزشێخەوە ناو دەرکا لە وەرزشە باشن لە قوتابخانەکەش ناو دەرکە ئیتر ناتوانانی تۆ مناڵێک 5-6 وەرزشی پێگەڕە من پێم وایە زۆر جار بۆ دایکان و بۆ باوکان بۆ خێزانەکان گرنگە مناڵەکانیان فێری ئەم وەرشە بکەن لەبەر چی بۆ خێزانێکەیە لەوانەیە باخێکیانە لەوانەیە حوزێکی هەبێ ئەین زۆ کارەساتمان بینی بەداخەوە ئەنی ئەگەر ئەو منداڵە
بکەوێتە ناو ئەو حەوزەوە تۆزێک مەلە بزانێ بە دڵنیایەوە ناخینکێت و نابێتەوە من دائما ئاماژەم ماوە لە هەموو کەناڵەکانیشان باسی ئەو شتە حاڵەتی خنکان زۆرە لە کوێ لە پشی هاوینە لە بەهارە سەرەتای بەهار هیچ ساڵێک نەبووە 3 نەفەر 4 نەفەر لە حاڵەت لە ڕاگەاندەکان بڵاو نەبێتەوە ئەمە خنکا لەکوێ دەریاچەی دوکان لە زەی بچووک لە نەماوە نازانم لەکوێ ئەمە ئەکۆیتە ئەو کەسەی فێری مەلە بووە بەس ئەو فێربوونە نیە کە بتوانێت 200 متر 400 متر 800 متر 1000 متر بڕوە ئەمە یەک ئەگە بینە سەر باخێکی بچوو باشە ئێستا خۆجاری جاران نەماوە ئەم شارە پڕ بۆ لە مەلەوانگە 100 متر بڕۆ مەلەوانگەیەکە باشە زۆر جار باوکەکان مناڵەکە ئێنێتە فێرگەیەکەوە خۆی ئەڕوا باش دوای مامۆساکە تو خۆی وجدانی خۆی ئەڵێ مناڵەکەت فێری مەلە بووە ئەڵێ تەواو زۆر باشە بۆ ئەوی کاتێویش نەکوژێ ئەی بات دوای ساڵێکی با بۆ باخەکەی خۆی مەلاکە سەرەکەی لە ناوەڕاستەکە نازانێ بۆسێ ئەخنچێ باوکەکەش مەلە نەزانێ ئەوە زۆر جار لەوەمان بینیوە لە گەرمیان ساڵێکیان دوو مناڵ بەیەکەوە خنکان من داواکارم هەیە لە باوکان و دایکان مناڵەکانیان بخەنە خولی مەلەوانیەوە تەسەوورکە مەلەوانی هەر سونەتیشە باسیش کراوە کە تۆ ئەبێ ئەم مناڵە فێری مەلە بێ خەڵک سەفەرەکە ئیسە وەک جاران نەما ئەڕا بۆ ئێران داوای وتێلەکەکە یەکسەر داوای مەزبەحەکاتیایە ئەچێتە تورکیا ئەچێتە بەحر چاوەڕێی چیەکەم شوێنێک بێ مەلەکە مناڵەکەی ئەچێتە دەریاچەی دوگان هەر بە دوای ئاواگەڕێ ئەچێ بۆ سەفرۆسیاحە هەر بە دوای ئاواگەڕێ کەواتە تۆ مادەم ئاو ئاڵێ ئاو ئاوەدانی تۆ مادەم ئاوەکە هەیە پێویست بەوەکە مناڵەکە شفێری مەلە بێ بۆ ئەوەی نەخەنجێ ئەمەیە دووەم شت تۆ مناڵە حسابی ئەوەکە 4 ڕۆژی درەجێ جامیعە لەگەڵ هاوڕێگان ناچێ بۆ سەفرۆسیاحە باشە ئەی ئەم مناڵە کە مەلە نەزانێ هەموو برادەرەکانی مەلە ئەزانن ئەوە یەکێکیان پاڵی پێوەنا زۆر جارم سوبعەت و شتانە هەیە هەم لە دەریاچەکانە من داواکاریم لە هاوڵاتان نیکەن هەم لە مەلەوانگەکانیشا زۆر ئەو سوبعەت و ڕاکە هەیە لە بری ئەو مەلەوانێکە بکەم باشترە وە دایک و باوکانیش مناڵەکان فێری مەلەکەن دوایکەوە زەرەر ناکەی بۆ مەکتەب دوایکەوە بۆ مەلەوانی دوایکەوە بۆ وەرزش دوایکەوە بۆ شتێکی تر دوای مەکەوە تەسەوەرەکە مێ شتی پێ بڵم لەوانەیە زۆر کەسم بڵێ بۆ ئەمە وایە باوکەیە 5 وەرەق 4 وەرقەیە بە پلەیستێشنێک بۆ مناڵەکەی باشە یعنی پێی گرانە 50,000یان 40,000یان 30,000 بە خولی فێربوونی مەلانێ مانگێک ئەم مناڵە بێنەوە بەرێ ئەڵێ کاتم نییە باش زۆرە بۆ 5,000 بە مەزبەح بە مەلەوانگەیە گیان بە هۆڵی ڕەشاقێک ئیشتراکێکی بۆکە بە هەمووی وەزنی فڕی تیادی 50 کیلوە تاژی 6 کیلوە 10 ساڵە 15 ساڵە مناڵ هەیە گاگە هەڵسا گۆران خۆت لەگەڵ مناڵانە لەیانێ خوڵێک کردبێ ینی هەستی بەوە کردووە خەریکە مناڵانیش وەزنیان زیاد دەکەنی بەهۆی مانەوەیان لە ماڵەوە بەردەوام 4-5 ساعت لەسەر ئایپادێک خەریکی ئایپاد و موبایل ئەمەش کاریگەری هەیە لەسەر تەندروستی منداڵەکە کاریگەری هەیە لەسەر تەندروستی مناڵەکە لە تەندروستی گەورەکانیش سیرێکە مۆزەفێکە لە دارێکە سێژە منانە خۆ لەسەری دانیشێ دوای ئەوەیە بۆ مەلەوانگەڵە تووشی فەقەرات بوو کە خۆت ڕۆشتی تەواو ئەو بەوا ڕۆشتی بۆ ڕێگەیە مێڵە مناڵەکەت بۆ ڕێگەیە بڕۆ هەیەڵە من فریان نەکەوتم کاتی خۆی باوکم نەیبردم بۆ مەلەوانی نەیبردم بۆ وەرزش خۆ تۆی سە کاتە هەیە مناڵک بێنی بۆ مەلەوانی هەفتەی 1 جار هەفتەی 2 جار بۆ کاتەیە لەسەر موبایلەکە 2 سەعات ئاوای لە یەکەی بەس کاتێ نییە نوی سەعات مناڵەکە بەری بۆ پارچێک تۆزێ ڕاگن وەرزشی بۆکەی ئەو وەزنەی دابەزێنێ چکە لە سەروسی ساڵەوە تووشی شەکرە و زەخت و هەمەزار نەخۆشیە زۆر باشە کا گۆران منداڵە گەنجێک کە بیدایەت دێتە نێو مەلەوانگەیەک پێداویستەکان چین کە پێویستە پێی بێت و دەبێت چی بکات ئایا خۆ گەرمکردن گرنگە زۆر جا دەبینین منداڵ یاخو گەنجان یەکسەر خۆیان هەڵەیەنە ناو ئاوەکە خۆ گەرمکردن تا چەند گرنگە بۆ وەرشی مەلەوان لە فێرگەکەی خۆمان مناڵەکان ڕاکردنیان پێەکەم پێیان ناخۆشە ئەڵێ مامۆستا با مەلەکە زۆر دایک و باوکەی تەلەفۆنم بۆ گاڵە مامۆستا تۆ بۆ ڕاکردنیان بێگەی مێ نامانە بۆ دەورەی مەلە نەگڕاکردن ئەها سەیریگە هۆشیاری زۆر مویمە ئەمە لەسەرەوە بەڵێ ئێمە ئەحمای سەرەتاییەکەین دوایان خێنە ئاوەکەەوە لە یەکمەترەکان مەجموعەیەک مەلەیان پێەکەین تا گیانیان تەواو گەرمە بێ دوای ئەیان خێنە قوڵایەکەوە ئەوانەی کە مەلە ئازانن ئەمە یەک پێداویستەکان کڵاو عینەک زۆر باشە هەر عینەک بۆ پارێزگاری لە چاو کڵاویش زۆر باشە شۆرتێک ئەمە بۆ کوڕان بۆ کچانی ژیزە زۆر جرجلی داپۆشراو هەیە بۆ نمە سمبلوسی کە من لە بەرمایە هەر ئاوا هەیە تا خوارەوە ئەتوان دایک و باوکان ئەوان بکردن بۆ کچانش کەێن بڵێن 8 ساڵە 10 ساڵە بۆ خولەکەمان ئێمە توانین وەریانگرین و مەشقیان پێ بکەین بۆ فێر بن چکە ئەوانیش خولیان حەزەکەن وەکو کوڕەکان فێری مەلە بن و ئەوانیش تەبعەن خۆ دەزانی لەو ماوەی پێشوە لە دەریاچەیەکە
خوێنکاری خنکاب بۆ سەعی ڕۆشتە بوو قاچی خزابوو خنکاب بوو ئاوەکە بردم ئەو مەلێ بزانێ هەرچۆنێ بێ خۆی دەربازە مامۆستا گۆران کاتێکە گەنجە یاخود منداڵێک دێتە نێو مەلەوانگە پێویستە کام جۆرەیان سەرەتا هەرچەندە دواتر باز لە جۆرەکانی مەلەکردن دەکەین بەڵام کام جۆرەیان دەبێت سەرەتا دەست پێ بکات یان ئەبێت عەشوایی دەست پێ بکات چۆنیە بەڵێ خۆی بە ئەکادیمیەکەی چوار نوع مەلە هەیە لەوانێت ئۆسێتر کاک ئەحمەد بەکرداریەکەینەوە بەکردداری ئەیکەین ومان سەرەتای مەلەکە فێرە بی دوو نەوعی نەوەکیانە عەشواییە بۆ نمونە ئیشارەی پێ نەوەکیشانی ئەکادیمیە عەشوایەکە بۆ نمونە سەرە مەلە ئەڕوا سنگە مەلە وەستانی ئەو لەمووی گرنگترە بە پشتا خەوتن بۆ نمەکە مەسافەیە 5 مەتر 6 مەتر ڕوا هیلاکە بێتوانێت لەسەر پشت پاڵکە ئیسراحەت کا و دووبارە دەست پێ بکە ئەمە لە مەزبەح زۆر جارەگاتە دیوارەکە بەس ئەمە باسیەکەین بۆ دەریاچەیەک یان بۆ چەمێک یان بۆ دەریاچێکی وەکو دووکان زۆر جا حاڵەتی خنکان ڕۆیە ئەڵێ مامۆستا گۆران کەسەکە یاریزانی مەلە نەبوو بەس مەلەی زانی کرد باشە خنکا مەلەوان بوو خنکا شتیوانە مەلەوان بوو خنکا ئەو حاڵەتێکی لەوانێ مەرگی خوایی بێ ئەیناوەکەوەی کە 200 مەتر 400 مەتر بە مەلە بڕۆی توانان نەبێت 400 مەتر بێتەوە تەبعا نەرە خنچی ئەگەر وەسانی ئاو نەزانی و لەسەر پشت ئێمە زۆرتر مناڵەکان وەستانی ئاو زۆر گرنگە پیانەکەین 200 مەتر بە سەرە مەلە بڕوا بۆ عەشوایی کە تۆڵی سنگە مەلە بڕوا بڵێ هەر چوار مەلەکەیە بە ئەکادیمەکە باشوای هەر وەکو یەکە ئێستا پشتە مەلە سەرگەی بە ئەکادیمی دەسەڵی بۆ دووە ئەم ئاواڕوە بۆ نە سنگە مەلە سەرەکەی بە ئاو هەڵەسی ئەم هەر ئاواڕوە سەرە مەلا بێت 4-5 دەستی لێ هەناسەیەک ئەم ئاواڕوە یعنی هەرە وێ فەرقەکەی بەس چییە ئەو لەوانەیە مەسافەی 1000 مەتر بە 11-12 دقە ببڕێ بەس ئەویتر لەوانەیە هەر نەتوانێت 200 مەتر مامۆستا گۆران پێشتر پێش دەستپێکی بەرنامەکەمان ئاماژە بۆەوە کرد کە پێشتر سەد کەسێکی تێدا بۆ پێدوا بۆ مەلەوان نەبوو بەزەر بۆ چێژوەرگرتن هاتون بۆچی مەلەوان نەبوو یانی چۆن مەلەیان دەکرد بەڵێ خۆی مەلەوانگەکان کە ئەو هاوڵاتانە ڕوو ئەکەنە مەلەوانگەکان بۆ نمونە زۆرتر بۆ کاتکوشتنە چۆن بۆ کاتکوشتنە سوودی وەرشی دەبێت بۆیان نا بۆن ئەم مەلەوانگەی کە تۆ بینیدا 25 مەتر درێژە تەسەوەرەکەی 25 مەترەکە نایەت 5 مەتریە و دانیشە ئەچێ چاکوزیەکە ئەچێ هەڵمەگا ساو ناگە ئاگا بەخواتە شتێکە خوا دووبارێتەوە ناو یەک مەترێکە تۆزێ لەگە برادەرەکانە شەڕاوەکە دووبارێتە دەرە دانیشە ئیسراحەتێکەکە ئەچێتەوە ئەو سەر من زۆر کەس جار پرسیار ئەەکەم خۆی هەڵاویەتە دەرە لەو بەر ئەڵێ ئاخەم جگەرێ چی لێکردم ئەی بۆی کێشی ئاخەم نێرگەلە چی لێکردم ئەی بۆ کێشی گەنجە تۆ 15 ساڵ 18 ساڵی 20 ساڵی خۆت ئەزانی لێرە کە هاتی توانای 50 مەتر مەلەو نییە ئەمە هۆکارەکەی لیاقەیە نە قووەتی هەیە نەفەستە تۆ سیەکانی گیراوە باشە ئەمەمان هەیە لەبەر ئەوە نیکە ئەوەی تریشی کە هیەت هەیە بۆ عیلاجێ هەیە فەقەرات و ئینزیلاقەتی بۆ من لە ئاوەکەیە بەس ڕۆشتنەکە جارجارێ سنگە مەلێگەکە بۆ عیلاجێ زۆر کەسی تر هەیە بەس بۆ یاریە بەس بۆ یاریکردن ڕاکردن ئەکەوێ ئەزیێتێ بێت دەستی دەرەچێ قاچێش ئێسەرێشکێ ئەمانەدا لە هاوڵاتیانەکەم کێنە ناو مەلەوانگەوە بازی ڕێنمای هەیە چاودێر پیانەڵێ لە مەسلحەتی ئەوانە یعنی بڕوا گەزەلا ماتۆ لێرە دەستی قۆڵی دەرچووە ئەگەر ڕانەکە بۆ قۆڵی دەرەچێت تۆ سوورەزانانی ئەم کاشیە تەڕە بێ کە تەڕیش بوو کە ڕۆشتی ڕات کرد ئەزیێتی بێگە تۆ هاتووی 2 سەعاتونێگە کاتیش بەرەسەر وەرزشەکەشکە لەعنی وەرزش هەموو کەسە لە چی لە هەموو کەناڵەکانە پزیشکەکانە لە چی باشترین سوودی مەلەوانیە بڕۆن مەلە بکەن باشە بۆ زەخت بۆ شەکرە بۆ ئینزیلاق بۆ فەقەرات بۆ سەوڵان چۆن مەلە مش بەدۆڵم ئەو مەلێکە دەنرووسە هیوایە لە چی من مەلە نازانم کاکە دەکات دە ڕۆژ 15 گۆش لە کاتی خۆ بگرە بچە لە ڕایەنەرە خۆی سەر ڕایەنەر ماشەڵانە زۆر بە لە ئەمریکا زیاترە ئەوە ڕایەنەرمانەیە لەگەر ڕێزما و قسەیەکەم یعنی تۆ گە پاچی کەی تۆ لانێت دە ڕایەنەرە من 25 ساڵ لە بوارەکەیە باشە 25 ساڵ لە بوارەکە کۆنتنین ڕایەنەریم لە سلێمانی تەنانەت بگرە لە عێراقی چکوانی هاوتەمەنی من بوون لە عێراق زۆر بەن وازیانە ناوە لەبەرەوە سۆریان واز دابڕام بەس من بەردەوام تەمرینەکەم و ماوەماتەوە بچنە لای ڕایەنەرێک دە ڕۆژ خولێک وەرگن بازانە سوودێ بیان سوودی نابێت بۆی فێربی بە تەندروست مامۆستا گۆران با بە کردداری شێوازەکان باسکەین کاگەحمەد کە پاڵەوانێتی لە پاڵاتی بەشداری کردووە بەلە تقریبان 16 بۆ 18 مەدالیا هەیە لە تەمەنی 7 ساڵاتەوە لای منی 14 ساڵە سەخۆ ئامادەکاریەکە بۆ پاڵاندی یاریسیانەکانی عێراق یان لە دەریاجەی دوکانەگرێنان لە هەولێر ئیشەڵا سەرکەوێ بە ناوی عێراق ڕاتە دەری عێراق بۆ وڵاتی میسر
پاڵەوانەتی وە کچێک تریشمانێ هێشتی سەفەری گرۆ سێمی ئەفریقا بوو لە سەر و تەمەنی خۆشیدا گەورە سەرکەوتنی زیاتری پێ ببەخشن ئینشەڵا ئێمە بە کردداری باز لە شێوازەکانەکەین باش نییە؟ ئێمە باسمان لە شێوازەکانی مەلە کرد بۆ نوێ یەکەم مەلەمەلەی سەربەستایسە ئەحمەد بۆمانەکە کاک ئەحمەد وەرە سەرەوە سەیری شێوازی وەستانی یاریزانێکی پرۆفیشنال بۆ سیباغ چۆنە دابەزا سەیری شێوازی قاچی قورسایی لە شێباتە سەرسەری سەیری قەبزوی دەرچوونیکە و هاتنەوەیکە ئامادە بە ئەبێ لەگە ئەو فیکەیە دەرچێت پێش فیکەکە فاوڵە ناوێ بە هیچ شێوەیە ئەڕوات بۆ ئەمە شێوازێکی زۆر سورعەت نییە زۆر خاویش نییە بۆ 200 مەتر 300 مەتر بەم شێوەیە ئەڕوا دوای سورعەتەکەش پێشانەین بابێتەوە ئەمە شێوەی مەلەی سەربەستە بە شێوەیەکی یاسایی یعنی بە قانونی ئەوانەی کە زۆر هاوڵاتیە خولیای مەلەوانین دایمە بە دوای ئەم تەکنیکانەیە ئاگەڕێن ئێستا وتمان ئەمە ئێستا شێوازی سورعەتەکەیەکەین یەک وەرە دەرەوە کاک ئەحمەد شێوازی سورعەتەکەی بۆ مەسافەی 50 مەتر بەزیزەمەوە حەبلە ڕێگریمان لێگا ناتوانێت بچێتەوە سەر و بێتەوە بۆی لە 25 مەترەکە تەوایگا بڵێ 50 مەترەکە هەستە وەرە سەرەوە ئێستا سورعەتمان بۆکەی باشە سەی سورعەتەکە کە زیاتر قاچی پاڵەنێ بە لە شێوەکە بڕوە ئامادە بە ئەمەیان بۆ سورعەتە بۆ مەسافەی 50 مەترە بۆ پێشبڕکێکانە سەی لە شیکە عینە نەوانەی کە لە ئۆلۆمپیادا بینیتانەکە بەشداریەکەن لە بینی منافەسە دروستە بێ لە بینی ئوسترالیا رووسیا ئەمریکا و چەندەها وڵاتی تر بۆ 50 مەتر بۆ 100 مەترمانەیە هەر لەوە شێوازەکانی شێگۆڕێ مەسە 100 مەتری سنگەمەلە 50 مەتری باسکەمەلە 50 مەتری فەڕاشە 200 مەتر کە ئەم مەلەیە ئەم مەلەی سەربەستە هەتا 1500 لەناو مەزبەحایە کە لە 1500 تێپەڕی کرد لە پاڵەوانە دەگانە چێتە دەرەوە 5 کیلۆمەتر تا کیلۆمەتری هەیە لە دەریاچەکانە بە منافەسەیەکی بەقووەت ئێستا ئەتوانین بچینە سەر مەلەیەکی تر کاک ئەحمەد مەلەیەکی سنگە مەلەمان بۆکە ئەمیشە سنگە مەلەیە بەس بە شێوەیەکی ئەکادیمی ماوەسا گۆرە ئەمانە ستانداردن ئەمانە بەڵێ ئەمە ئەوەیە کە بڵێن بەتەڵێکی ئەمریکی یان بەتەڵێکی ئوسترالی یان بەتەڵێکی سینی کامانە کە تۆزە وڵاتانە پێشکەوتون لە مەلێ عینەن ستایل و عینەن تەکنیکە چۆن لە تۆپی پێیا پاس و شوت و لیان بەرەو گۆڵ گۆڕانکارەکە نییە بەس چییە شێوازی ئەکادیمی و تەدریبەکەیەتی ئەمە ڕۆژانە 2 سەعات تەدریبی هەیە لە ساڵێکە بە هەمووی خەسەرێک مانگت دانابڕێ چکامە پاڵەوانەتی هەیە ئامادە بە بۆ شێوازی سنگە مەلەکە ئامادە بە عینەن خۆهەڵانە بەس چیەکە لە ژێرەوە لە جاتی ئەم دۆلفینەکەیتە دەرەوە ئەم سەحباکەم جایەتە دەرەوە سەی لەشیکە هەناسە هەڵەمژێ لە دەرەوە لە ئاوەکای یاتەوە ها هەڵێ مژێت لە ئاوەکای یاتەوە ئەمە لەگەڵ ئەبتاڵێکی عالەمە عینەن تەکنیک و عینە شێوازە جیاوازەکەی فەرقەکەی لەسەر سورعەتە بەخسە بەتەڵێکی عالەم 50 مەتر بە 21 سانێ بڕێ ئەحمەد بە 26 سانێ بڕێ ئەها بەس ئەوەیە فەرقی ئاسیا و عەرەب و وڵاتان ئەویش بریتە پێویستی بە تەدریبەیە پێویستی بە دامی لیژنەی ئۆلۆمپی هەیە پێویستی بەوە هەیە بە مادی هاوکاری ئێوەن ئەتوانم بڵێم نییە هیچ دایسە مەلەوانی باشترین داهات خۆتانایە هەمووی ئەستۆی خۆمان و مەلەوانگەی کۆمەلگەی وەرزیاش ئازادی دەرگای گرۆتەوە بۆم پاڵەوانانە کە تەمرینی دیاگەن و ڕۆژانە و مەشقاناگەن ئەیرەمان نەبێ ئەحمەدێکی تر دروست نابێتەوە لەبەرەوە لیژنەی ئۆلۆمپی ئەبێ هاوکاری ئەم تیپی مەلەوانیانی سلێمانێکە کە یەکەم تیپە لەسەر ئاستی کوردستانە کە ئێستا دایمە مەشقەکە و منافەسەی بوتوڵاتی عەرەبیەکەن ئەم لیژنەی ئۆلۆمپی بۆنمە داهاتێکی باش لە مەلەوانگەکان وەرەگرێ بە بۆنەی بە ناوی مۆڵەتەوە ئەتوانێت لەو پارەی مۆڵەتە شتێک بۆ ئەم یاریزانانە جارجارێک بانگیان کەن دامیانکەن تەکریمێکیان بکەن ئەمانە پێشەکەون من دایمە وتومە من ئەحمەد دەکرم ئەگەر دامێکی هەبێ لەوانەیە لە ماوەی 4 ساڵ بۆ 5 ساڵتر ئەوە مەشقا بەردەوام چکایسە مناڵم لە 14 ساڵایە ئەتوانێت بتوڵەی عەرەب بکە لە بتوڵە عەرەب سەرکێ بۆ ئاسیا تقریبان ئەوە 2 مەلەمان کرد دوانی ترماوە 2 شێوازی در خۆی 4 مەلەیە لە عالەما ئیتر ئەوانەی کە لە سۆسیال میدیا بڵونە لە فەیسبوک و لە تیکتۆک و لە زۆر هینی ترەڵێن ئەمە لە چیە و ئەمە لە چێ نییە
چوار نەوع یاری مەلەی ژەیە مەلەیەکمان هەیە لە ئاوا تۆپی ناو ئاوا شێوازێکی درمانەیە قەبزەکە لەسەر بەرزیەکەوە بە تەقلە خۆێڵ ئەمانە مەلەوانین ئەمانە ئەو نمایشکارە ئەم تۆپی دەسەکە مەجموعەی تریشە سەمای ئاوا ئەمە سێ بەشەکەی تری ئەچێتە سەر سیباقی مەلە ئەمە مەلەوانە ئەمانە کە تراک چووە تراک و چووە سیباق پێ ئەڵێن مەلەوان تر باقی ئەوانەی کە ئەڵێ لە ئاوا خەوم و لە ئاوا نازام چیەکەم و بەفڕم و ئەمانە هیچی نییە ئەمەمان هەیە ئەم چوارنەوە کاگە ئەحمەد مەلەی فەڕاشەمان بۆ بکە تەبعانە مەلە زۆر قورسە ئەمە لە زۆر هاوڵاتیان دایمە قسەیان لەسەرە بەڵام مەلەی ئەم فەراشەیە چۆن فێرم بە ناوی عەرەبیەکەیەتی بە ناوێکی تر بۆ نە هەر ناوێکی لای خۆمان زیاتر پێڵێن پەپوو لە مەلە ئامادە بە ئێستا سەیری چوونی و گەڕانەوەی کە تەبعەن ئەمە قورسە ئەمە لە مەلەوانگەیە بۆنمە 50 مەترمان هەیە سیباق 100 مەترمان هەیە سیباق 200 مەترمان هەیە سیباق سنگە مەلە عینە شتە ئەو قیاسانەمانێ پشتە مەلە کە چووە سەر مەلەی سەربەست زۆری هەیە تا 1500 مەترینە طبعا ئیسە مایکرۆفلێڤس کە بەتەڵی عالەمە لەگە ستایلەکەی ئەحمەدا یەک ستایلە بەس ئەوە سورعەترە و تەمرین و مەلەوانگەیەکی وامانێ 50 بە 25 هەبێ دایمە هەر لێرەیە مەلاکەین ئەمە مەلەیەکی وتمان فەراشە کە ئەچینم سەر مەلەی پشتە مەلە خۆڵانی نییە ئەمە ئەکسە بێتەوە ئەمەیەتە ئەمە وەرێرە ئەحمەد سەریگا ئەم شێوە چۆنە لە قانونە ئەحمەد وەستاوە من لە پشتیەوەم حەکەمێک وەکو حەکەمێ دەورە بینمیسە ئەدەی ئەحمەد بە قاچا بڕۆناوە یەکەم فیگە بە قاچایە باش یەتە سەرەوە ئامادە بە تەبعەن ئەما بێ شوێنی خۆڵانەکە ئەمە ئێمە ستانداردی قانونی نییە ئەم خۆڵانە حەبلێکەیە لە ژێرۆ دەستی بێگیان ئاسنێگە بۆی قەبزەکەی بۆ بکە ئەمە ئیسە لێرە بە ناچاری کە ئەنا زۆر قورساوە کاشیەوە خزە ئامادە بە ئەو هەڵانەها ئەمجا ئەڕوە ئەمە شێوازی پشتەمەلێ بە شێوەیەکی یاسایی بۆ سیباق بەکارێت ئیتر ئەو چوارمەلەی لێ دەرچوو شتێک نییە بەنای مەلەوە کە بڵێ من لەم مەلەیە زۆر موهیمم نییە زەلامەیەڵە منە وەسم دەسم دەرەگەم هیچ علاقەی بەوە نی ئەو پشتەمەلەیە ئەو چوارێک کەوتمان لە یاسای مەلەوانیە هەیە و کە چەند جار دەرزی لەسەر خوێندێ و ئەمانە هەمووی ئەوەیە زیاتر نییە با بێتەوە ئەم پشتەمەلە ئەزەی وایە لە مامۆستا گۆران ئێمە پشتەمەلاگە چۆن چاوی لە دواوەیە سەیری گەیسە پێت دەڵێم سەرەگا بە ئاوە ئەوە پشتەمەلەگە ئەم چوار مەلەی کە باسمان کرد لەم بڕگەیە ئەمەیە لە قانونی مەلەوانیە هەیە باقێکەکەی لە چەما لە دەریاچێ هەرچێکەکە شتێک نیە بە ناوی یاسای مەلەوانی و غەیری ئەم چوار مەلە و لەگە خۆڵان مامۆستا گۆران لە کۆتاییدا ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانی دێنە نێو مەلەوانگەکان یاخود لە نێو چەمدا مەلە دەکەن بە تایبەتی لە وەرزی هاویندا دەزانین کە زۆرێک لە هاوڵاتیان یاخود زۆر لە گەنجان لە چەم و لە شوێنەکانی دەرەوەدا مەلە دەکەن بەڵێ من دایمە ڕێنمایم هەیە بۆ هاوڵاتیانە کاشنە چەم و دەریاچەکانە و شوێنانە شیاوێک نییە بۆ مەلەوانی دەبەرەوە ئەوانە چن بۆ خۆشیەک و بۆ چێژێوەرگرن دوایی تووشی حاڵەتێک و تووشی ئەوا بن کە مردنی لە دوایە عنی ئەمە خۆتەزانی ساڵ نییە ماڵە دوو ماڵ تازی نەبێ لەسەر شتیشی بەهۆی نەزانیەوە خۆی هەڵای سەریا بینابووریەتەوە زۆر کە زەیڵە مەلەوانەکە خنکا مەلەوانەکە ئەوەیەکە خۆڵێ سەریا بە پەردێگایان بە تاوێرێگا ئەبووریەتە و ئەڕۆ و ئاوەکەی بە دووەم شتیش ڕێنمایان بۆ هاڵاتیانەکەێنە ناو مەلەوانگەکانەوە با ڕێنمایی شۆرتی مەلە بێنن شۆرتی ژێرۆنا مەلە بێنن بە قەیتانێ بێت تەقریبەن وەکوی سێ لە بێمە منایە دووبارە هاتنە ژوورەوە لەوێ دیتۆڵێک هەیە بە قاچی تێکەن ئەگەر حەسکا بۆ ساونا پێشەوەی خۆی بشواتوانە ساونای بکە هەڵم بکە یان تۆزی ئەحما بکە لە دەرەوە ئەوانی کە بۆ نێنە ناواکۆکسە خۆیڵاتە ناو ئاوەکە جاری وایە تەشەن و جەگا جاری وایە بۆ نەتووشی پێکانە بێ یان جاری وای ڕاکە لەسەر ئەم کاشێ خۆیڵە ئەمە سێ شوێنی خۆڵانمانەیە سێ جێگە لەو سێ جێگەوە خۆدەڵە بڕواگە لە 1 مەتریا خۆیڵا بەسەرهاتەوە دەرەوەی تەقیوە ئێ تۆ سوورەزانی و 1 مەترە تۆ بم قورسایە دایمە قورسایەک لە شوێنێکی بەرزەوەڵە دوو ئەو نەسی ئەوەندە قورسایەکە زیادە بێت
ئەم ڕێنمانم هەیە بۆ هاوڵاتیان گوێگری چاودێرەکان من چاودێرەکان لە مەسلحەتی ئەوانە بەیانی ئەگەرێکە تووشی حاڵەتێکی خنکان بێت تووشی پێکانێک بێ چەند خۆی بەرپرسە منیش بەرپرسم لێ منی ژەڵێن یعنی لێ کوڵینەوەی لەسەرواکری ئایا چاودێرەکە لەناوە بۆ ئاگەلێنێ من ئەوەی بەدەستم بێ و پێم بێ پێ ئەڵێم کە ئەو گوێگر نەبێ من چی دەسڵاتێکم هەیە داواکارێکم بەزەوەی و ئەوانی شێچنە دەریاچەکانەوە ئەو شوێنانەی گونجاو نیە بە تایبەتی و شوێنانی کە حەپارە ئیشی تیاگە بە هیچ شێوەیە نەزونچکە ئەچەقن کە چەقون ناتێنە دەرەوە ئەوەی هۆکارەکە زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا گۆران کەمال ڕاهێنەری مەلەوانی زۆر سپاس دەکەین مامۆستا گۆران ماشەڵڵا مەزبەحەکەتەوە نەگەرما بەقەدەرم هاوینە گەرمان بوویەوە ڕاستە وەڵی تر جەوەکە خۆی گەرمە و ئاوەکەت چۆنڵی زۆر ئەو پلە گەرمی نیە لە زستانیشە تەمان هەر گەرما تۆ مەلەوانگە زۆر کەزەی بەم جەوەش کێتە ژوورەڵە ساردە یعنی ئەوەی هەیە جەوە هەیە جسمی وا ڕاهات و منیش زۆر زۆر سپاسیواگەم بۆم دیدارە و بۆ ئەم دەرفەتە و ئیشەڵا لە ئایندێکی ترا زیاتر پاڵەوانی باش دروستەکەین زیاتری ڕێنمایان بە هاوڵاتیان بۆی لە هەموو حاڵەتەکانی خنکان پاڵەوانەتی کاگەحمە دەرینەوە خزمەتان ئیشەڵا سەلا بە نەتیجێکی باشەوە گەڕێتە و زۆر سپاس بۆیە بۆ بەرنامەگە بۆ کەناڵەکە زۆر سپاس بۆی بەڕێزی شێمەوە سایگیان بەڵازان خۆشەویستان ئەم تەوەری پامی ڕۆژمان پێشکەشکردن تا بابەتێکی دیکە و بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بەڵایزان دیارە هەر ناوچەیەکی کوردستان بە بابەتێکی خواردن یا خود کللتورێک شتێک تۆزێک زیاتر لە ناوچەکانی تر بەناوبانگترە پارێزگای هەولێر یان بەگشتی سنتەری شاری هەولێری جاران و ئێستاش خەزا و ناحەکانی دەوروبەری هەولێر بە ماستی هەولێر یاخود ماستی کوردی بەناوبانگ بوون بە ئێستاشەوە مەم کاریگەریە هەر هەیە و هەروەها تاموچێژی ماستی هەولێر جیاوازترە لە زۆربەی ناوچەکانی کوردستان کۆمەڵێک تایبەتمەندی و خصوصیاتی خۆی هەیە هاوکارانمان لەسەر ماستی کوردی لە پارێزگای هەولێر ڤیتێکیان بۆ ئامادەکردین لەگەڵ ئێوەی عەزیز بینەری دەبین ماس بخۆی سەرای ماسی مەڕی لە هەولێرێ زۆر مەڕووبە ماسی مەڕی لە ئەوەلی بەهاران دەردەچی ماسی مەڕی بە دەردەچی هەتا ئەخیرەکانی پاییزێ مەڕ هەیە دوجارزەیە هەتا درەنگ دەبینێ ئەگەنە بە ئاماتا پاییزە دەبینێ ئیوا هەیە دوجارزەیە زۆر تاخیر دەبیتن بەڵام کەمە ئەوانی گەرم تاخیر دەبینێ ماسی چێر ئەوەی نییە بنێ مەوسم نییە بەڵام بەهاران کە ماس زۆر دەبی ڕێک بازاری ماستێرە کەس دەبیتن دوایە بار دەڕوا ماستێری مەڕوو دێتەوە کە پاییز دادێ ماستێری دێتەوە خەر لەگە ماستێری ئەوە ئەگەنەوە چی بلاتە بەهارە ماسی مەڕی مەڕووبە خەرچی هەولێرێ ماسی مەڕی زۆر دەخواتن بە تەختەنێ ماسی بزنێ خۆشە بەڵام کەمە مەڕوو نیە لە هەولێرێ ماستەکەی شلە شیرن و شلە جوان ڕێک ناکەیتن هەموو کابانەش پێ دەرناچی بەڵام ماستی مەڕی بێن تونند و جوان و بەتامە خەرچی هەولێرێ لە ئەوەی ڕابدن بە قەرپە ڕاگرتنەکەی بڕێکی زعاجە هەموو بنی مەردارەکان ڕایناگرن و بەڕێ دەکەن بەڵام لێ لە بازاڕیش مەڕوو نییە هەموو شلە بەتام نیە بە ماستا و شوال ئەگە قڵە خێر دەکرێت بەڵام هەندە جاران بزن و مەڕتێکە دەکرێت ئەو مەردارەی بزنی زۆر بیتن ماستەکەی زۆر مەڕوو نییە بەخۆی خەرێک بەعام ماسی مەڕی دەکاتێ ماسی مەڕیش لەبەر ئەوەی ماسە مەڕە باشەکە قسە گرانترە مەڕێک دەکرێت ئەوانی ماستا دەکرێت مەڕێک بڕێک بزنی تێدایە یان ڕۆژێک دەمینێتەوە ئێستا ئەو ڕۆژی ماسی مەڕیمان دەبینێتەوە ڕۆژی خلاص نەبی برێن لەفرۆشێتن دەبینێتەوە لە سبەنێ دەکەینە ماستی تەوەی ماستی ماستاوی ئابڕێک هەرزان دەین و خەرک لە خۆی دەخواتن ئێستا بەڕاستی لە هەولێر ماستی چاک زۆرە چکە هەولێر بۆی بەناوبانگە بە ماستی مەڕی هەر شوێنێک بە شتێک هەولێر بە ماستی مەڕی چاک بەناوبانگە ماستی هەولێر بە پلەیەک ماستەکانی نەک کوردستان عێراق دەژمێردرێت چونکە لەبەرەوەی دەشتی هەولێر دەشتاییە ئەو دەشتاییە مەڕێکی زۆری هەیە ئەو جۆرە کە لە هەولێر هەیە کە لەوە ڕوشتی چاک بێت ماستێکی تامسۆ دەرەچێت ئەو ماستە تامسۆیش خواستێک زۆری لەلایەن هاوڵاتیان و لەسەرا دەربارەی پرسیارەکەت ماستی لە هەولێر چەند جۆرە ماستێک هەیە
ئەوەی بە پلەیەک ناو خەڵکی زۆر بڵاو و گرنگی پێ ئەدرێ ماستی مەڕە ساف بە تایبەتی ماستی منتیقەی قەراج و کەندێناوە ئەو شەماوکەتیە بە تاکید لە وەڕەکان دەور دەبینی دووەم کوڵاندن و کابان دەور دەبینی بەڕاستی دەوڵێکی بارای هەیە کابان ئەگە بتوانانی ئەو ماستەی بە نسبەی ڕێژەی 6 بکڵێنی ئەو ماستە تام سوتاو دەبێت ئەو ماسەش خواستێکی زۆر لەس بەتابەت لەو وەرزەی چووکە ماستا و دەخورێ لەو فەسڵی ئێستا ماستی مەڕ ڕوو لە کەمی دەکا چووکە لەبەر ئەوەی لەبەر ئەم ساڵ لەبە وشکە ساڵی و لەبەر بێبارانی لەوەڕ تۆزە کەم بوو خەڵک زیاتر علەف و ئالیک و جۆل بۆ ئاژەڵداری زۆر بە زەحمەتکەتی و گرانە خەڵکی جوتیار بۆ دەرنایانی بەردەوام مەسرف لە مەڕەکەی بکە لێ ئێستا ئەو ساڵ زووتر لە ساڵان ماستی مەڕیک ڕوو لە کەمی کرد لەمە دوا خەڵک ڕوو لە ماسی مەڕ و بزن دەکات چکە مەڕ و بزن زیاد دەبێ و بزنیش بە تاکید ئەگەر لەگەر مەڕ بێت تامێکی خۆش هەیە بەس بە تەنیا تۆزێک شلە ئەو تامسۆیە ئەگەر ماست ئەوە بین ئەوە دەکرێت شیرەکە کە دەکرێت لەسەر ئاگریا قسەگلی دەگەڕێن قسەگلی گەڕان زیاد کورا تامسۆی لێ دێتن یان مار هەیە بە ئاگری ئەوەی بەداری ئەو ماستە برن بەداری دەکرێتن ماستەکەی تامسۆ دەرەسی ئەنی تامی خۆشتری شە لەویت کە ئەدە بەخۆی زیاتر برێن کابان هەیە دەستای خۆشە ئێستا مەل چەند ماستەکمان هەیە بێ ماستەکمان هەیە چە ماستی لە هێبانە ماشەڵا بڕۆ ئێستا لەوانەیە لە چل و قسوور کەس ناوی خۆی نووسی ئێستا نەهاتیە سەرکەس بە سڕە ناوی خۆی نووسیە بەس دەبەریکە هەیە ئەوە جوێی بەرناوی وەزنشکە بەری دەکەیتن هەر چاوەڕێک ئەوی دەبەلو ئەو ماستەی بردیتی لەوانەیە هەتا خلاسیش دەبیت تامی تێک ناچی ماڵوماتەکە لە قیاس خۆی دەبنێتەوە ئەوش دەگەڕێتەوە سەرەوەی مەڕەکە جۆری مەڕەکەی داری مەڕەکە شیری باشە هەندە جاران کابانەکە دەستای خۆشە ئەو کابانەکە دەستای خۆشی ماستەکەشی نییە بە خۆ دەرەسی و تێک ناچی بە ئاساری زۆر لێ ینی تەڵەبی لەسەر خۆی فێرکردن ئەنی لێ نیمە فەلاعەکان بە زۆری فەلاعەکانی هەولێرێ کم فێری دەکەن کەم خەڵقەلەی ئەو فەلاعی برێن دوو لە ڕووروان هەیە لە شاری زۆر تێکەر دەبیت فێر ئەگەنا بە زۆری ئێستا لە هەولێرە کە فێری دەکەن معمەلەکانە بە زۆری معمەل فێری دەکات ئەو معمەلانی تازدانراینە ئەوجە بە ناوی ماسمەڕیت کە شیری ئەو شیرە مخوای خوان نییە ئەوان دەست دۆن دامانە ئەوە زاری بەهاری قسەکشی ماستەکەی خۆشە لەبەر شیرەکەی مەڕیە وەجێ قسە کەم دەکا ئی بیست مارە خڕ دەکاتەوە لەو مارانەیە کە بدەیدێنێ وایە سەوراتی لێ دەگری وای ئاوی لەگەر تێکەر دەکا ئەوجە ئاوی دێنی یان ئەوجە بەکە ماست کەم کە ئەوان دەکەن هەستا شیری گامێشی کە قەیماقەی لێ دەگیرێ بنی ئەو شیرەی هەرزانە شیرە 500 ناری ئەوی لەگەر تێکەر دەکەن ئەوانە فێری دەکەن ئەگەر ماست خۆمانە لە 100 فەلاعەکە ناکەم دوو کەس فێری بکاتن ینی فەلاعەکان بەعام لەبەرەوەی خەجی دەچێت زیاتر لەخوا ترستن و ئەوێنە ئەوان فێری ناکەن بەڵام خەڵقە هەیە خەڵقە تێدا ئاوی تێدەکاتن یان ئەو سوعلا علاوەی هاتە دەری ئەوانە تێدەکەن ئەوانی تێدەکرێت ئەگەنا فەلاعی خۆمان تێداکە ئەو معمەلانە حتا فەلاعەکانیش ناشرین کردیا ئەگەنا ماست فەلاعی کم فێری دەکرێت ئێمە نزیکەی 35 ساڵە لێکوانەینا زیاتر لە 20 ساڵە ماست فرۆشین ئەلحەمدولیلا خەڵک سیخە و متماناتی زۆری بە من کەوتر عاجڕێ بوار خەڵک دەیناسی و هەروە فەلاعەکانی مەش فەلاعمان هەیە 15 ساڵە لای منە ئێستا ماسی لەگوانە ئەمە فەلاعی بەنێنانە ئەو گوندانێتە ئەوە ماستێکی ساف مەڕی هێبێ بزن ماڵی کاکەمال و ئەو ماڵەمە ماڵی زۆر پاک و خاوێن سادەمەڕ ماستێکی زۆر بەتام و چێژیان هەیە بۆیە جەدوەلیان هەیە شەمان و دوژێ یەک شەمان و پێنج شەمان ئەو ماستە دێ خەڵک سێر و چوار و چاوەڕوان دەکا هەتا ئەو ماستە دێتن بەڵێ بە تاکید هەرێک ماستێکی بۆ خۆی دەستنیشان کردووە وەلەو کاتێک جەدوەلەکە دەزانی دێت تەلەفۆن دەکە ماستەکەی خۆی دەبا هەموو کەسێک چاوی لەوە نییە فێڵ بکە هەموو کەسێک لەخوا بە زیادی فەلاعەکانی ئێمەش دیارە ئێمە معاملە لەگە هەموو کەسێک ناکەن ناتوانین بڵێن خەڵک کەس وا ناکە نەخێر باش و خراپ لە هەم شوێنێکەیە بەڵام ئەمە کەسی چاکانمان بۆ خۆمان هەر بژاردووە ئەوەی کە خەڵک خواستی لەسرە ئەو ماستانێک کەوا لە ناو خەڵک زۆر بڵاوە و خواستی لەسرە
ئەم ئەو ماستانەمان بژار کردودانە بەدانە بۆیە ئەوەی لای ئێمەیە بە تاکید هەتا ئێستا لە فەزلی خوا تووشی ئەو فێڵانە و هەشتانە نەبووینە بەڵام زیاتر کوێ ئەوانەی کەوا شیری دەکردنەوە ئەوانش هەموونا بەڵام لەو فەسڵی ئەوانی شیری دەکردنەوە بە حکمی ئەوەی ماستی مەڕی کەم بووە هەندێک دەچن گامێش تێکەڵاو دەکەن نیوە دەگەنە گامێش نیوە دەکەنە مەڕ هەیە لەخوا ناترسێ بە مەڕ دەفرۆشی بەڵام ئەمانەی کەوا شیریش دەکردنەوە ماسی بۆی مەدەینن ئێمە پێمان ڕاگەاندنا مەڕ و بزن پێمان بڵێن چۆن ناوە ئەگەر بێنە سەر وەکو پۆلێنکردنی ماستەکان بکەین بە تایبەتی ماستی مەتیقەی قەراج و کردێناوە تامسۆیەکی زۆر بەتانی هەیە ساف مەڕ ئەو لە هەموو زیاتر خواسی لەسەرە بەڵام لە دوای ویش ماستی مەڕ و بزن تۆزێک مابێتەوە مزراتی هەبی یاخود زۆر کەسی واشەیە ماستەکە تۆزێک شیرینە چ دەکا چەند پارچە ئامزێک تێ دەکاتن چەند پارچە حامزێک چەندکە خوێک تێ دەکە هەڵکە خۆشی ماستاوەکەی ئەو کات بەڕاستی ماستاوەشی بە تام و چێش دەرەچی شیری مەڕی بەردەوام ڕوو لە هەڵکشان و داکشان زیاد دەبێ و کەم دەبێت لە وەرزی بەهار زۆرە بەڵام لە کاتانێکەوە هاوین دادێ لەوەڕ بەرەو کۆتایی دەچی ئەو کاتانە ماز ڕوو لە کەمی دەکات بەڵام بە حکمی لێرە ئەمە وەکو دوکانێکی بەناوبانجین و خەڵک لەخوا بە زیاد بێ زۆر سیخە و متمانەی بەمێ لەخوا بە زیاد بێ زیاتر ئەمە جوملەشمان هەیە گایاندنیشمان هەیە بۆ هەموو ئەسواق و مارکتەکانی هەولێر تەوزیع دەکەین زیاتر لە 6-7 سیاری خۆمان هەیە دەتوانین تەوزیعی دابش سەر هەموو هەولێر دەوروبەریکەین و لای مە ماست سعرەکەی تۆزێک هەرزانترە ئێستا لای مە ساف مەڕ بە 3000 مەڕ بێ تۆزێک بزنیتیا بێ بە 2500 دیناریە ماستی مانگا چیلۆی بە 1250 دیناریە ئەوە وەکو ئێمە وەکو مەزدەڕێکی جملە باز دەکەین لەخوا بە زیاد بێ خەڵکیش زۆر خواستی لەسەرە و خەڵکێکی زۆر لەخوا بەزار ڕووی لەمێ کردووە و ئێمەش زۆر سپاس هەم خەڵکەکە دەکەین هەم ئەو براز و جیاران دەکەن کە ڕستکەشی بە حەڵاڵی پاشیمان بۆ دێنێت بینەرانمان ئێستاش پامنێرمان ڕامیار ڕسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە و زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازێتەوە ئەوەی بزانم ئەمڕۆ ڕامیار دەچێتە گربوونەوەیە کە مامۆسایانی زانکۆ ئەنجامیان داوە با زیاتر زانیاریەکان لە خۆی بویستیم زانی ئەو گربوونەوە چێوە هۆکار چییە کە هەم گربوونەوە ئەنجام درراوە ڕامیار سڵاوت لەبێت و زانیاریەکانمان بۆ بگوازەوە بەڵێوانیا سڵاوی خۆتان لەبێ بەیانیتان باش دیارە ئەمڕۆ مامۆستایانی زانکۆ پەیمانگاکان لە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی جارێکی دیکە گرتبوونەوەیان ئەنجام داوە هەڵبەتە ئەوان پێشتر گرتبوونەوەیان زۆر ئەنجام داوە بە تایبەتی لە کاتی دەوامی ئاساییە لە زانکۆ پەیمانگاکان خۆپیشاندانی زۆر کرا بە تایبەت مامۆستایانی زانکۆ پەیمانگاکان لە کاتی دەوامی ساڵی ڕابردووە نزیکەی مانگێک بۆ مانگ و نیوێ خۆپیشاندانیان ئەنجامدا دیارە داواکاری و کاتیانەوە بکە پلە بەرزکردنەوە هەبێ بۆ مامۆستایان لە هەمان کادا موچیان 30 ڕۆژارێک پێ بدرێت و گەڕانەوەی پلە بەرزکردنەوە کە 8 ساڵە بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراوە ئێستا ئەوان لە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی کردبوونەوەیەکیان ئەنجام داوە و داوایەکەن حکوومەت موچەکانیان پێ بدات و پلە بەرزکردنەوە جارێکی دیکە دەست پێ بکاتەوە هاوکات دەمەوە باز لەوەش بکەم یعنی هۆنیە ئەمان موچەی مانگی تەنها موچەی مانگی 6یان وەرگتەوە واتە موچەی مانگی 7-8یان وەرنەگریوە تاوەکو ئێستا خۆیان دەڵێن هۆکارەکەی ئەوەیە کە کاریان بە مامۆستایان نەماوە لە کاتی دەوامە لە پشووی هاوینە کە مامۆستایان دەوامیان نییە لەبەرەوە موچەکانیان پێ نەداون لە کاتی دەوامە بەفشا دەڵێن موچە لە حکوومەت وەرەگرن بۆیە ئێستا من بەشێکیانم لەگەڵە دەمەوێت خۆم قسەی زیاتریان لەگەڵا بکەم لەسەر بابەتە مامۆستا ئەگەر بیت ئێرە سەرەتا دەمەوێت پێم بڵێ ئەم چەترە سپیە چییە هەمووتان چەتری سپیتان پێ بەڵێ پرسیارێکی جوانە چەترە سپیەکان بێگومان ڕەنگی تا بێت چەترەکە و لێوە بەڵێ باشە زۆر ئاساییە چەتری سپی یەکەم کە بۆچی سپیە لەبەر ڕەنگی سپی نیشانەی ڕەنگێکی بێلایەنە سەر بەیش لایەنێک نییە لە لایەکی تریشەوە نیشانەی ئاشتیە
و خاڵی سەرشیش لەم چێتران بەکارهێنێم چێترانە بێگومان بۆ خۆپاراستنی خۆمان و هاوڕەکانمان لەو تیشیە تاوی گەرمەی هاوینە کەیسە لە پشی هاوینداین. باشە ئێوە ئەڵێن موشەی مانگی 6مان تەنها وەرگرتووە 7-8مان وەرنەگرتووە ینی 2 مانگ تێپەڕێەوە مانگی نوۆش 15 ڕۆژی ماوە کەی وەرێک بەڵێ مانگی 7مان وەرنەگرتووە بە مانگی 6مان وەرگرتووە ئێستا بۆە کاتی مانگی 8 ڕابگەێنرایە بەڵام وەکو لەم لۆگۆیەدا دەبینی ئێمە داواکاریەکەمان زۆر لە مێژە ئەم داواکاریانەمان هەیە کاکی وێنەگیرمان ئەگەر جەخت کاتەوە سەر لۆگۆکە کە ئەمەم لۆگۆیە لە کۆتایی ساڵی خوێندنی ڕابردووە ساڵی خوێندنی 2021-2022 ئەم لۆگۆیەمان ڕاگەاندەوە کە خۆی لە 3 خاڵی سەرەکیدا دەبینێتەوە وەکو دەیبینن ئەو 3 ژمارە گەورەیە سی یەکەمیان ئاماژەیە بۆ هەموو 30 ڕۆژ جارێک موچە بەبێ ئەم لاولاو بەبێ سەرنوچە و بەبێ ئەوەی کە وەکو دەستکەوت پێمانی بفرۆشنەوە کە مافی فەرمانبەر و مامۆستا خۆیەتی پێویستی بەوە نییە کە بکرێ بە خشتە و ڕابگەێندێ و وەکو دەستکەوت پێمان بفرۆشێتەوە مافی خۆمانە هەموو 30 ڕۆژارێک وەکو جاران بەبێ ئەم لاولا لە موعیدی دیاریکراوە هەر وەزارەتەوە با موچەی خۆی وەرگێت و هەشتەکەش 8 ساڵ لە بەسکردنەوە ڕاگیراوە کە ئەوەش نادادیەکی گەورەیە لە فەرمانبەر کراوە و وەکو ئەم سیەی دووەم لەوانەیە فەرمانبەر لەمەیانە زیاتر زەرەری کردبێکە 8 ساڵ لە بەرزکردنەوە حسابیکەی نزیکی ئەویش 20 موچەیەکە بێتەوە 32میشیان بریتە لە 30 موچەی پاشەکە کەوتراو کە لەم ماوەیەدا لە دوای 2014 تا ئێستا لە سەردەمی قەیراندا کاتێکە کۆمەڵێک کێشە هەبوو لە کوردستانە شەڕی داعش هەبوو نەخۆشی کۆرۆنا هەبوو بۆ نمونە دابەزی نرخی نەوت هەبوو بار هۆکارێک بێ ئەو 30 موچەیە پاشەکەوت کراوە بەڵام ئێستا هیچ بیانوێک نەماوە بۆەوەی کە چیتر ئەو موچانە پاشەکەوت کراوانە هەروەک خۆی بمێنێتەوە هیچ چارەنووسێکی بۆ دیاری نەکرێ ئێمە ئەو سێ داواکاریەمان هەیە وەکو وتیشم لە کۆتایی ساڵی خوێندنی ڕابردووە ئەم سێ داواکاریەمان خستە ڕوو و ئەو 3 مانگەمان وەکو مۆڵەت خسە بەردەم حکوومەتی هەرێم کە بێن بەدەم داواکاریەکانمان لە ماوەی ئەو 3 مانگەی پشووی هاویندا کارێک بکەن بۆ لانی کەمی ئەم داواکاریانە یەکێک یان دوانیان زیاتری هیچی جێبەجێ نەکرەوە لەبەرەوە بەخەوتنی ساڵی نوێی خوێندن کە ئێمە ئێستا وەکو ئاگاداری وایە وەکو بیرخستنەوەیەک وایە دووبارە بیری دەسەڵات خێنەوەی خێنەوە بە چاوی دەسەڵات بەردەمی دەسەڵات کە بیرێک لەم داواکارانە بکاتەوە 2 هەفتە ماوە بۆ دەستپێکی ساڵی خوێندن ئەگەر نا بەکەوتنی ساڵی خوێندن لە ئەستۆی مامۆستا و فەرمانبەر زانکۆی سلێمانی خۆش ئەوە چەترەکە و سپاس دەکەم مەمنون مامۆستا ئەگەر جەنابەت پێم بڵێ بەزەکە چەترەکە و دابنەی واللهی قسەمانکە بەخۆ تاقەتکەم بۆچی تاقەتانی محەمەد پێشتر داوای زۆر تۆ مەمهێنە ئەو کاک محەمەد قسەمەکان مافی خۆتانە کاک محەممەد جەنابەت ئەگەر پێشەوە دەمەوێت شوان باسی ئەوە بکەم ئەگەر لە میوانەکانت دوایی لە دەرفەتێکە ئەوە بپرسی زانکۆی سلێمانی خاوەنی توانایەکی زۆری مرۆییە لە مامۆستایانی زانکۆ وەروە لە فەرمانبەران واتە بە شێوازێکی تر ڕێژەیەکی زۆری چەند هەزار کەسی لەو زانکۆیە دەوامەکەن بەڵام ئەوەی لە بەردەم لای لە بەڕێزت لە بەردەم کامێراکان دەیبین ژمارەیان هێندەی یەک بەش و یەک خۆبەی نێو زانکۆکەنیە بۆچی ژمارەیان کەمە بۆچی مامۆستانی تر لەگەڵیان بەشدار نین ئایا یەکدەنگ نین یەک ڕەنگ نین هۆکارەکەی چێ ڕێژەیەکی زۆر لە مامۆستانی فەرمانبەران بەشداری کردبوونەوەکەیان نەکردەوە یان ئێمە نایبینین باش باشە مامۆستا محەممەدەیە پرسیاری ئەوە لێ بکەم ئێستا بنمونە ئەو داواکاری کە ئێوە هەتانە داواکاری سەرجە مامۆستانی زانکۆ پەیمانکانە بەڵام ئێستا دەمینی ژماری ڕاگەندکارەکان لە ئێوە زۆرترن بۆ گرتبوونەوە ئایا مەسەرەن ئەوان ڕازین و کێشەیان نییە یاخۆت هۆکاری چی ئەوان لە پاڵدەنگیوان بەڵێ خۆی من ڕاستێکێ با پێتان بڵێم ژمارەی زۆری و کەمیەکەی ئێمە وەکو نخبەیەک وەکو ستافی ناڕازی لە زانکۆکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی تر لە زانکۆی سلێمانی باوەڕ بفەرمونون سەرجەمیان بەو داخوازیانەی کە من لە ڕاگەیانەکانەوە کردومە هیچ شێک لەوانە بە منیان نەوت و هەتاکو ئێستا ئێمە ناڕازین لەو داخوازیانەی کە ئێوە بەرزان کردوتەوە ئەیکەن بەڵام لە ئامادە نەبوونیشان ئەمڕۆ وادەی پێدانی موچەیە لیژنەکانمانە چن چەک وەرئەگرن لە سەرۆکایەتی کە لە پشتمانەوەیە بەڵام وەک چەک وەرئەگرن لەگەڵ لیستی موچەکانە بەڵام موچە نییە لەوانەیە ئەوان بەو هیوایە نەهات بێتن بڵێن وەڵام موچێ و لەوانەیە وایان زانی بێ کە با بڵێن پاڵنەر بۆ وەستانەکە لێنێن ئێمە ئەسڵەن بۆستانەکەی ئمڕۆمان بە موچێ ڕازیە بن نەخێر ئەمڕۆ بۆ موچە نییە ئەمڕۆ ئەوان کە نەهاتون بەشداری بکەن بەوەیە کە ئەگرە موچەکە بێن
موچەی مانگی حەوت بێبن منە شەشتان وەرگتووە موچەی مانگی حەوتیان پێبن 8 و 9 کە خەریکەیە وەرانێک تۆ ڕازینەوە نا لەو باوەڕانی بچکە ئێمە داوای ڕێخستنی پێدانی موچەی هەرچی ڕۆژارێکمان کردووە داوای سۆراخی ئەو پاشەکەوتەمان کردو کە بکرێ بە قرس بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بە یاسایی بکرێ هەتاکو ئێستا بەڵێ پاشەکەوتەکە لە ئێمە بەڵام بۆچی لە بەرچی بەچی یاسایە کە تاکو ئێستا دەنگی نییە ئێمە داوای ئەومان کردو داوای و گەڕانەوە لە بەرزکردنەوەمان کردو نەک هەرزانکۆی سلێمانی نەک هەرزانکۆکانی هەرێمی کوردستان سەرجەمی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەم داخوازەی ئێمە بە قازانج ئەکا ینی ئەوان ئێستا کاتێک لەوانەیە ئەوان تەفەهمی ئەوە نەکەن و ئەزان خۆ ئێمە بۆ خۆمان ئەلێرەنین ئێمە ڕاستە ئێمە خۆشمان موچە خۆرین و ئەوانیش موچە خۆرین بەڵام ئێمە وەکو نخبەیەک بە حکومت ئەڵێن نەخێر و داخوازیمان لە حکومەتەوەی شایستە داراییەکان بۆ سەرجەممان بگێڕێتەوە تای ساڵی خوێندن ئێوە بایکۆتەکەن ئێمە هەتاکو ئێستا وەکو ئەرزم کردی لە بەیاننامەکەی هەرکە لە بەردەم میزانکۆی سلێمانیە خوێندمانەوە و بەڕێستانیش لێرە ئامادە بوون ئاماژەمان بە هەڵپەساردنی خۆپشاندان کردووە. ئەو وەختەش با بڵێن هەڵوێستەکە بە حکمی ئەوەی کە ئێمە هەر یەک کە لێرە ئامادەیە نوێنەری خۆیەتی و داخوازی خۆی ئەکا ینی ئابێ ئێمە بە بەردەوام لە دروستکردنی کۆدەنگیان ئەو جا ینی با بڵێن بڕیار بەڵێ دەست خۆش بە سپاس بەڵێوەی کە بینیتان ینی داواکاری و خواستی مامۆستانی زانکۆ پەیمانگاکان و لەسەر ئەو ڕامیا دەمەوێت ئەوەش لە میوانەکان ئەگەر بتوانانی ئەو زانیارە وەرگریهی بەدەر لەو هۆکارەی کە ئەمڕۆوای کردووە موچە دابەشکرێ بۆی پرتەوازە بکرێن هەبووە کەیس هەبووە هیچ مامۆستایەک یاخود هیچ فەرمانبەرێک لە بەرەوەی بەشداری لە گردبوونەوەکان کردووە داوای مافی خۆی کردووە تووشی لێپێچینەوە یاسایی بوو بێ یاخود بارگرانی بۆ دروستکرابێت لە شوێنی ئیشەکەی تووشی کێشۆگرفت بوو بێت ئەمە جواب بکاتن بەڵێ بەشدار نەبن ئەو مامۆستا محەممەد دەڵێ مووی خەتای کاگرامیارە بزانانی خەتای ئەمە چییە ینی مامۆستا دەمەوێت بەس لەوە بکەم پێشەوەی بچینە نێو هەنێ باسەوە دەمێت پێم بڵێ هیچ کەس لەسەروی کە بەشداری گردبوونەوەی کردبێت ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی کراوە بەزەگەر چەترەکەش لابەری باتۆزە گەرماوە بێ وەکو من طبعا بەخێر بێن سپاسی منم کە ناڵان جوانانە ئاکەم کە بەردەوام لەگەڵمانان ئەمە جێگەی تەقدیرە بۆ ئێمە کە ئەم کەناڵە جوانانەیان ڕۆژانە دەنگە ناڕازەکانی ئێمە ئەگوێزنەوە بەڵێ خەڵکە ناسم لە ناو زانکۆی سلێمانی ئیجراعاتی لەگەڵ کراوە لەسەروی کە بەشداری خۆپشاندانی ینی هۆکاری ئەوەی کە ئێستا شۆڵە بەشێکی تۆ بڵێ هەر ئەوە خۆی ئەمە بۆ چوار بنەماگەڕێتەوە بۆی بۆ ڕوونی کەمەوە بۆچی خەڵکی هەرێمی کوردستان بەشداری خۆپشاندان ناکات یەکەم ئێمە با دەستخینە سەر برینە ئەسڵەکە بزوتنەوەی گۆڕان کە دروست بوو خەڵک بە تەواوەتی لەسەری هیوای هەڵچنی بەڵام ئەم هیوایی کوشت هیواکەی کوشت باشە کە ئەم هیوایی کوشت خەڵک سیقەی نەما ئەمە یەکێکە لەو بنەما سەرجانە بنەمایەکی تر زۆربەی هەرە زۆری ئەم ئەندام پەرلەمانانێکی ئێستا لە ناو پەرلەمانان سەرانەوەکو نەعامە قزۆتە ناو لمەکەوە بۆچی لەبەر لەسەر زۆربیان لەسەر دەنگی سلێمانی بوون بە ئەندام پەرلەمان و ئێستا خەڵکی سلێمانیان لە دوێ ڕێبەجێشت یەکێکی تر لەو بنەمایانە ئاسی ڕۆشنبیری تاکە خەڵکی هەرێمی کوردستان فێر نەبوو داوای بۆ نمونە مافی خۆی بکە فێر نەبووە بۆ نمونە بڵێ منیش هەم پێگەم هەیە منیش ئینسانم خاوەن بڕیارم خاوەن قەرارم خاوەن ئینسانیەت و کەسایەتی خۆمم جۆرێکی تر لەمانە بێئومێد بوونی خەڵکە خەڵک بێئومێد بووە بێئومێد بووە لە حکومەت لە یەکێتی لە پارتی لە یەکگرتوو لە کۆمەڵ لەم ئۆپۆزیۆنەش کە دروست خۆیان دروستیان کردو ئۆپۆزیۆنەکە سەر بە خۆیان باشە و زائیدەن من ئێستا پرسیارێک سەرۆکی جەزائیر سەرۆکی سوودان بەڕێوەبەری هەموو ڕێکخراوەکە ئەکادیمیەکانی ئەمریکا ئەزانە کە حکوومەتی هەرێمی کوردستان بنەمای یاساینە لەبەری بورجەنانێتە پەرلەمان ئێستا من یادداشتم بچێ مانگی پێشوو لەگەڵمانە نەبوو چونە لای وەزیر بەخوا کاک ڕامیار جوابی تۆ دراوەتەوە جوابی ئێمە نەدراوەتەوە بەڕاستی کۆمەڵگای کوردی بەڵێ بێئومێدی ینی من خۆتمان لەگەڵان نەبووی چونە بەردەم وەزیر مانگی پێشوو بەخوا مەعاشی مانگی حوتیش نەهاتەوە ئەوە هاشتیشی هاتە سەر وەزائیدەن ئەم گاڵتەجاری چێ ئەیوەستێنێ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەڵێ عراق بودجێ لە هەرێم بڕیوە ئەی خۆشتانەوە نە بودجەتان لە سلێمانی بڕیوە هەیان بانێکە و دوو هەوە ئێمە بۆ پۆست و پارە و پلە لە بەغابین بەڵام ئەڵقەلەگوێ ئەنقەرەبین ئەمە سیاسەتی دووفاقی ئەمە هەزار جار ئەمانە وتراوە چالاکی ڕێپێوان کۆنگرا هەرچی ئەوەی کە تۆ پێویستە پێێتی لە چالاکی مەدەنی کراوە بەڵام ئەی کەی ئەم بێڕێزی و گاڵتەجاریە تەواوە بێ کەی ئێوەش بەخمامەسا سوپاس دەکەم بەڵێ شوان دەگەڕێمەوە لای تۆ دوای کەمێکی دیگەوان کۆنگرەیەکی ڕۆژنامانی ئەنجامەدەن و دوا بڕیاری خۆیان دەدەن لەسەر مەسەلەی پرۆسەی خوێندنی ساڵی ئایندا
پامنێرمان ڕامیا ڕستمان کە لە سلێمانیەوە زانیاریەکانی بۆگواستینەوە سپاس دەکەین. ئێستاش پامنێرێکی ترمان سامان فەتاح لەگەڵمانە لە هەڵەبجەوە. سامان سڵاوت لێبێ و کاتەو باش و زانیاریەکان لای تۆ چۆنە و کەشوهەوای هەڵەبجە چۆنە لە ئێستا؟ بەڵێ ئەسڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بێ. دیارە هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان شەپۆلی گەرماش لە پارێزگای هەڵەبجە بەردەوامە بە شێوەیەک لە پارێزگای هەڵەبجەش لێرە پلەکانی گەرما 44 و 45 ڕۆژانە تۆمار دەکەن بە پێی پێشبینەکانی کەشناسی تا چەند ڕۆژی داهاتووتریش ئەم شەپۆلی گەرمایە جێگیر دەبێت. بەم شێوەی ئێستا دەمێنێتەوە. ئەمەوێ باز لە کۆمەڵێک لە زانیاریەکانی ڕۆژ بکەم، ئەوەی کە لە ناو خەڵکە زۆر باز دەکرێتەوە بابەتی گەرم و گوڕی ڕۆژن. ئەویش دابشکردنی یەکەی نیشتەجێبوونە بەسەر کرێچیاندا کە باس و خواسێکی گەرمە لە ئێستادا. بۆ پارێزگای هەڵەبجە حکوومەت یارێمە و بڕێیەکە نیشتەجێبوونانی کە دیاری کردووە کە بۆ پارێزگاکان دروست بکرێت بۆ نشینان لە پارێزگای هەڵەبجە ببورن 440 یەکەی نیشتەجێبوون دروست دەکرێت کە 900 و زیاتر لە 900 کرێکی ناوی خۆیان تۆمار کردووە بۆ بەڕێگەی فۆرم لە ڕێگەی ئۆنلاین بۆ ئەوەی سوودمەند بن لەو یەکە نیشتەجێبووانە کە لە ئێستادا لە پارێزگای هەڵەبجە لیژنەیەک پێگەنراوە. ڕاستەخۆ لەیان پارێزگای هەڵەبجەوە ئەو لیژنەیە سەرپەرشتی دەکرێت بۆ وردبینی و بە دوواداچوونەکرێ بۆ کەسانی کە فۆرمان پڕ کردوێتەوە و دواتریش ئەو کەسانە دیاری دەکرێن کە بە تەواوی مەرجەکانی سوودمەندبوونی تێدایە. دەربارەی بابەتێکی دیکە توچۆی بەڕێوەبەرهاتیات توچۆی پارێزگای هەڵەبجە ڕایگەیاندووە کە ئەو شۆفێر ئەو ئۆتۆمبیلە بێکەڵکانی کە لە سەر شەقامەکان ڕاوەستاون سیمایەکی ناشارستانی و ناشرینی بەخشیوە بەشار، ئەوانەی کە پەچیان کەوتووە خودداوانی کە جۆرێک لە جۆرەکان کار ناکەن یاخود تووشی ڕووداوی هاتوچۆ بوون خاوەنەکانیان ئاگادارەکاتەوە لەوەی کە ئەو ئۆتۆمبیلانە لەسەر شەقامەکان لابرن لە بەروی سیمایەکی ناشارستانی و ناشرین و نەشاوی بە شار بەخشیوە و ئەگەر لە ماوەی هەفتەیەکدا ئەو ئۆتۆمبیلانە لا نەبن ئەوان بە پێی یاسا ئۆتۆمبیلەکان دەگوازنەوە بۆ شوێنێکی گونجاو. دەربارەی ئامێری ئەمڕای تەندروستی هەڵەبجەمەوە قسەش لەسەرەوە بکەم کە ماوەی 5 مانگە لە کار کەوتووە وڵاتیان تووشی کێشە و گرفتێکی گەورە بوونەتەوە لەوەی کە بۆ گرتنی تیشکێک ئەبێ سەردانی شاری سلێمانی بکەن. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە لە ماوەی ڕابردووداوای ئاشکرا کرد کە حکوومەتی هەرێم بە شێوەیەکی سەرەکی پارێزگای هەڵەبجە لە ڕووی کەرتی تەندروستیەوە فرامۆش کردووە کە نەیتوانیوە تاکو ئێستا و بڕەپارەی کە بڕەپارێکی کەمیشە بۆ چاکردنەوەی ئەو جیازە کە ژمارەیەکی زۆر هاوڵاتی ڕۆژانە نزیکەی 20 هاوڵاتی سوودمەند دەبوون لەو ئامێری ئێماڕایە لە ئێستادا ناتوان سوود لەو ئامێرە وەربگرن بۆ ماوەی 5 مانگە لە کار کەوتووە و داوان لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن ئەو بڕەپارەی کە دیاری کراوە بۆیان بۆ شوێنەکانی تر بۆ پارێزگاکانی دیکە بۆ ئەمانیش سەر بکەن بۆی کە ئەو ئامێرە چاک بکەنەوە وڵاتیان سوودی لێ ببینین. ئەمە کۆی زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە بوو. ئەم کە ئاماژەت پێکرد بابەتێکی گرنگە پێوەستە بە ژیانی هاونیشتیمانیانەوە لەو پارێزگایە، یعنی بۆچی حکوومەت بەدەم داواکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە نایەت لە کاتێکە ئەمە بابەتێکە بەشێکی زۆری هاونیشتیمانیان ناکرێت بۆ گرتنی تیشکێکی ئێماڕای پارێزگاکە بەجێ بێڵن، یعنی چ مەبەڕیرێک هەیە هۆکارەکان چێ بۆچی بەدەم داواکاریەکەیەوانەوە نایەن؟ ئێمە پێشووتر لەگەڵ تەندروستی هەڵەبجە قسەمان کردووە شوان ئاگادارمان پێمان وتون کە گرفت چییە لەوەی کە حکوومەتە و بڕەپارەیە تەرخان ناکە بۆ چاکردنەوەی ئەو ئامێرە کە ئامێرێکی خۆت باستگرنگە بۆ وڵاتیان وە بۆ کەسانی کە پێویستیان پێێتی بە وێنەگرتنی ئەو تیشکە بەڕێوەبەری تەندروستی خودی بەڕێوەبەری تەندروستی خۆی وە بەرپرسانی تەندروستی و بەڕێوەبەری سنتەری تیشک ئەوەی بە ئێمە ڕاگەیان کە کتابی فەرمیان نردووە بۆ وەزارەتی تەندروستی ئەوانیش ڕاستەی وەزارەتی داراییان کردووە بەڵام تاکو ئێستا و بڕەپارەی کە دیاری کراوە تەرخان نەکراوە بۆی کەەوە ئامێرە چاک بکەنەوە وە خەرج نەکراوە. ئەمە لە کاتێکدایە ئەم ئامێرە بۆ ئەم بڕەپارەیە بۆ
ئامێرەکانی شوێنەکانی تر پارێزگاکانی ئەولێر و دۆک تەرخان کراوە خەرجش کراوە بەڵام بۆ پارێزگای هەڵەبجە جۆرێک لە جۆرەکان پشتگوێ خراوە و کەرتی تەندروستی و سێکتەرەکانی دیکە بە شێوەیەکی گشتی کە حکوومەت ئاور لە پارێزگای هەڵەبجە ناداتەوە لەو کەرتانەوە ئاماژەش بۆ بکەم کە کرێکار و کارگوزار و پاکەرەوەکانی کەرتی تەندروستیش ماوەی 5 مانگە موچیان وەرنەگرتووە ئەوانیش ناڕەزایەتیان دەربڕیوە خۆپشاندانێکیان کردووە لەوەی کە ماوەی نزیکەی ساڵێکە بوون بە گرێبەستی حکوومەت تاکو ئێستا موچیان پێ نادرێ و ماوەی 5 مانگە حکوومەت پارەکانیان پێ ناداوە ئەوانیش ناڕەزاوی نیگەرانن ناڕەزایەتی دەردەبڕن وەمانیان گرتووە بەڵام لە ئێستادا بەڵێنێکیان پێ درراوە کە بچنەوە سەر کارەکانی خۆیان بەڵام وەک خۆیان دەڵێن هیچ متمانەیەکیان بە حکوومەت نەماوە لەوەی کە موچە و موچەکانیان پێ بدا لە کاتی خۆی داوان دەڵێن کە پێویستیان پێێتی مانگانە بۆیە ناڕەزایەتیان دەست پێ کردووە مانگرتنیان دەست پێ کردووە ئەوەشیان بەمن کە لە ڕۆژانی ئایندەدا ناڕەزایەتەکانیان بەردەوامی پێ تاکۆنی موچەکانیان پێدەدرێت. سپاس بۆ هاوکارمان سامان شەکاف لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانت. وەڵایزان ئەچینە لای ناوڕێک و دواتر لەگەڵتان بەردەوام بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێ. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەوێ خۆشەویستان لە تەوەری دووەماندا باس لە وەرزشێک دەکەین کە لەلایەن گەنجانەوە تا بڵین خواستێکی زۆری لەسەرە و ئەو وەرزشەش کاراتەیە کە لای خۆمان بە کاراتی ناسرا و زیاتر وان ناومان هێناوە بەڵام ئەوەی کە دەوترێت خۆی کاراتەیە. ئەمڕۆ باس لە وەرزشە دەکەین سوودەکانی چین و تا چەندێک لە کوردستان گرنگی بە وەرزشە دەدرێت و تا چەندێک خوازیاری ئەم وەرزشە هەیە و توانراوە بە شێوازێکی ئەکادیمیوە بە شێوازێکی پێشکەوتوو لە کوردستان
ئەم ڕاهێنانانە بکرێ و ڕاهێنەری باشمان هەیە تاوەکو بتوانین لە کوردستان ئێمە ئەم جۆرە وەرزشە فێر بین و ئەوانەی کە خواستیان لەسەر ئەمڕۆ لە پامی ڕۆژەوە زانیاریانە وەربگرن. ئەمڕۆ مامۆستایەکمان لەگەڵا ڕاهێنەری هەکاراتەیە کە ئەویش مامۆستا ساحیب سەعیدە کە هەم سەرۆکی ڕێکخراوی کاراتەی JKA لە لقی هەڵەبجە. مامۆستا بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونێ. زۆر سپاس، سەلامەتی خوا خۆش بێ، خوا سپاستانە. مامۆستا کاراتێ یەکێکە لە وەرزشانی کە خواستێکی زۆری لەسەرەوە کەسانێکی تایبەت حەزیان لە وەرزشەیە. با سەرەتا بزای ئەم وەرزشە چییە و مەبەست لە ناوی کاراتێ چییە، لە چێوە هاتووە؟ بەڵێ، سپاس بۆ چاوپێکەوتنەکەتان، سپاس بۆ کەناڵەکەشتان. سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پەیام بە تایبەتی بەرنامەی وەرزشەکە، و ڕێز و سڵاوم هەیە بۆ وەرزشکارانی کوردستان بە عام، بە تایبەتیش بۆ بەشی کاراتێ. کاراتێ لە دوو شت پێک هاتووە، لە دوو وشەی یابانی، کارا لەگەڵ تێ. کارە واتە بەتاڵ، تی یا تێ بە مانای دەستێت، واتە بە دەستی بەتاڵ بەرامبەر بە هەموو ئەسلحەیەک بجەنگێت. ئەمە خۆی لە خۆیان ناوێکی زۆر گەورەیە، ناوێکی سەرەکی بەڵێ بۆ یاریەکە. ئەمە بە جۆرێک تعبیرەکرێت، جۆرێکەیان بریتیە لە کاراتی، بریتە لە کیهۆن، واتە ئەو شتە ئەساسی و بنچینەکان کە لەسەری دامەزرێت، وەکو ئوزوکی و ئاکۆکی و سۆتۆکی و شۆتۆکیۆمانە پێنەڵێن بنچینەکانی کاراتی، سەرەتاییەکانی کاراتی. بەشی کاتایشی هەیە کە بڵێ سلسیلەیەکی لەو حرەکاتانە پێک هاتووە و جەنگێکی ڕوبەڕوو خەیاڵی بەرپاکات. بەشی سێهەمیان کۆمێتە، واتە بەرامبەر بە کەسی بەرامبەرت شەڕەکەی، یانی یاری ئەەکەی، یا لە بتوڵات بە دوو جۆرە. بتوڵاتمان هەیە کە لەسەر کۆنتترۆل یاریەکرێ، و بەشی فریفایتمان هەیە لە زۆربەی کاتی تاقیکردنەوەکانی پشتێنی بەرزە بەکاردێت، وەکو شەڕی ئازاد یان شەڕی سەرجادە. زۆر باشە. کەواتە مامۆستایەوە پێم بێ ڕێکخراوی JKA کە ڕێکخراوێکە تایبەتە بە هونەری وەرسی کاراتێ لە کوردستان لە زۆربەی شار و شارەشکان لەخیە. ئەگەر باسێکیش لەو ڕێکخراوە بکەین چۆن گرنگی بەم بابەتە داواتیان ئامانج لە دامەزراندنی ئەم ڕێکخراوە بۆی تایبەت بە کاراتێ یاخود وەرشەکانە بەگشتی. وە لە کێکیشە لە کوردستان هەیە؟ بەڵێ، سەرەتای JKA تقریبا لە 2015ەوە هاتوۆتە کوردستان. نوێنەری سەرەکی کوردستان مامۆستا ئاراز موسا لە سلێمانی دانیشێت، و ڕێکخراوە سەرەکیەکەشی لە سلێمانی هەیە. ئێمەش لە 2016ەوە کە بووینەتە لقی ئەو ڕێکخراوە، و لقی کەمان هەیە لە پێنجوێن، لە خانەقین، لە شوێنەکانی کە هەمانە. JKA واتە جاپان کاراتی ئەسۆسیێشن، کۆمەڵگەی نێودەوڵەتی کاراتی یابانی، بۆ پەرەپێدانی کاراتەیە لە هەموو جیهاندا. پەیوەندەکان ڕاستەوخۆ پەیوەندی بە یابانەوە هەیە. JKAش خۆی لە یابانە. واتە JKA کوردستان کە ئێستا لقی لە بەشێک لە شار و شارۆچەکانی ڕاستەوخۆ لە ژێر چاودێری یابانایە، لقێکە لەوێ، و سنسێ ئەوکەما سەرپەرشتی کاری کوردستانە بڵێن. زۆر باشە. مامۆستا، ئێوە لە چی تەمەنێکەوە بۆ نمونە ئەم کەسە وەرئەگرن؟ ئەگەر بۆ نمونە لە منداڵێکەوە یاخود یا کەسێکی ئەگەر تەمەنێکی زۆریشی هەبێ، لە چی تەمەنێکەوە توانێت سوود لە وەرزشە وەربگرێ، و ئەمە کۆتۆتە سەر حەز و خولیای کەسەکە لە هەر تەمەنێک هەبێت توانێت بیکات؟ بە پێی یاساکانی JKA یابان
لە تەمەنی 6 ساڵیەوە هەتا وەکو کۆتا تەمەنی هەتا 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 90 ئەتوانی وەری بکریت و ئەوە سوودمەند دەبێت لێی هەر کەسە بە پێی ئاست و مستەوای خۆی. مامۆستا سوودەکانی چین وەرشە سوودەکانی چییە؟ سوودەکانی زۆرە ینی من زۆر جار لە 1994 لەسەر کاراتی ئەمنووسی کە زۆر لە خواردن پێویسترە ینی خواردن چەنە پێویستە بۆ مرۆڤ هێندە کاراتیش پێویستە بۆ مرۆڤ بە تایبەتی وەرزش بە عام چونکە ئەو خواردنوشتەی کە ئەی خۆیت کۆمەڵێ زەرری هەیە و کۆمەڵی ژەهری تایە بەهۆی ئەو وەرزشەوە بە تایبەتی کاراتێ ئەتوانی ئەو ژەهرانە فرێباتە دەرەوە یا نێڵێ زەرە بگەێنێ بە جەستەت. ئەمە جۆرێکە لە بەرگری جەستەی کە بۆ دروستە بێ بەرامبەر بە نەخۆشیەکان یا بەرامبەر بە ئەو کارەساتانەی کە ڕوو لێدێن. بۆ حاڵەتی پێویستیش چەکێکی شاراوەیە لە ناو جەستەی مرۆڤە خۆی حەشارەدار لە بازوەکانی مرۆڤە لە ماسوولکەکانیە. ماسوولکەیەکی درێژە لە قوتێکی بەهێزی تێدایە خۆی شاردوتۆ لە ناو جەستەی مرۆڤەکە لە کاتی تووڕەبوون و پێویستە دەرەکەوێت. بۆیە فوناکۆشی کە داهێنەری کاراتەیە لە یابان وەسیەتەکە ئەڵێ لە کاتی تووڕەبوونە بەکاری مێنن چونکە ترسناکی لەسەر بەرامبەر دروست دەکات. یعنی ئەگەر تووڕەبی و هونەری کاراتێ بزانی نابێ بەکاری بێنی هەتا بتوانانی زیانێکی زۆر بە بەرامبەر بۆ حاڵەتی زۆر زەرور نەبێنە بەکاری نێنی باش. کەواتە من دوای پرسیارم لەسەرەوە بێت چەندێک ئەبێ مرۆڤەکە فێری کاراتی پێوەن دەش فێری پەروەردەی بەکارهێنانی کەن بەس دەمێ لەوە پرسم مامۆستا تقریبی توانم بڵێم 30 ساڵێک لە بەر لە ئێستەی تەمەنەوە ڕەنگە لە مێژووی تەمەنی ئێمەیە بەڕێزت لە نێو هونەری کاراتی و ناوێکی دیاری لە پارێزگای هەڵەبجە وەک باسیش لەوە کرد 28 ساڵەمەوە بەر لەسەر کاراتێ دەنووسی ئەوەندە چێژ بەخش بوو لێی دانەبڕای ئەوەندە کار ئاسانی هەبوو یا خۆت ئەو ئەزمونەی خۆت کردوتە لە بواری کاراتەیە باسێکی ئێستا مامۆ بکەی لەگەڵ ڕابردووە و دەرفەتانەی بۆ فێربوون بۆ زانین بۆ بینینی دیمەنەکان و نوێترین هونەرەکانی کاراتەیە بۆ ئەم گەنجانی ئێستا بەراورد بۆ ڕۆژگاری ئەوە دەستان پێ کرد. بەڵێ خۆی کە 28 ساڵ نییە توانم بڵێم زیاتر لە 40 ساڵە بەڵێ باسی نووسینەکەت کرد کاراتی بەڵێ چێژبەخشێکی زۆر زۆر چێژ بە مرۆڤە بەخشیە بە تایبەتی هەتا بچیتە ناو قوڵایی تەکنیکەکانیەوە زیاتر شارەزا پیا بکەی چونکە عیلمێکی قیتالیە و عیلمێکی فیزیکیە هەردوو عیلمەکەت پێ ئەبەخشێ هەتا وەکو زیاتر بچیتە ناویەوە زیاتر چێژت پێ بەخشێ. ئەو ڕۆژگارانەوە دەستان پێکرد لەگەڵ ئەوەی ئێستا دەست پێەکە ڕەنگە زۆر بۆی ئەستەمتر بوو بێ زانیاری کەمتر دەستکەوت بێ ڕەنگە منهەجەکان کتێبەکان بینینەوەکان ئەو کات چۆن بوو ئەگەر بەراوردێکیش لەگەڵ ئێستا بکەیت. ئەو کاتە موبایل نەبوو ئەنتەرنێتیش هەر نەبوو لە کوردستان بە تایبەتی ئەگەر کتێبێک دەست کەوتایە ئەویش هینی سنسێن ناکایەمە کە نووسی بێتی زۆر ئیسفادەمان لێ ناکرد بەس لە نووسینەکەی و لە مەگەر وتەکانی ئیسفادەمان کردایە ئەوش وێنەی لەگەڵا بوو بەس ئیسفادە لە وێنەکان ناکرێ چکە وێنە نا بە عملیەکەیش کەسێکیش زۆر شارەزایەوێ کە پێت بڵێ ئەمە بەم شێوەیە ئەگینا خۆت بۆ خۆت ناتوانانی تەقلیدی ئەو جوڵانە بکەیتەوە کە یابانەکان ئەیکەن. مامۆستا کاراتی یاخود بڵین چەند جۆری هەیە یەک جۆرە و ئایا بە چەند قۆناغ ئەو کەسێک کە بوون ئەم وەرشەکە دەبێت بیبڕێوە کۆزانین ئەم وەرشەوەزان پشتێنی هەیە لە هەر قۆناغێکا کە تۆ سەر ئەکەوی پێویستە پشتێنەکەت بگۆڕێت و بەرزتر ببێتەوە گەر ئاماژەیەک بۆ بکەیت. بەڵێ کاراتێ جۆری زۆرە شۆتۆکانمان هەیە شۆتۆ ڕیو هەیە کان زۆر ڕیو هەیە دانێکی داری کراوە عەفوو بەڵێ شۆتۆکانە شۆتۆکانەکەیش ئەبێتە دوو بەش JKA لەگەڵ JSKA
ئەم دوو بەشەیە لە شۆتۆکانەکە بەڵێ فەرموچی بەڵێ بەسی ئەومان کرد و ئایا قۆناغەکانی بۆ ئەو پشتیوانانی کە وەرێگرن و بە چەندێک تۆ ئەمەرشە تاواکە یاخود ئەگەیتە پشتیوانی ئەخیر بە بڵێ بەستی بەرزبوونەوەی پلەی بەرزبوونەی بەڵێ سەرەتا زۆر قرس بوو لە ساڵی هەشتاکانە لە ساڵی هەشتاکانە پشتێنێک بە یەکەم پشتێن کە ئەو بڕی لە پشتێنی سپیەوە بۆ زەرد 6 مانگ بوو. دوایی ئەبوو بە ساڵێک بوو بە 9 مانگ ئەفو دوایی بوو بە ساڵێک دوایی بوو بە ساڵ و نیو وردە وردە ئەڕۆی هەتا 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵی پێچ و یەک پشتێن. ئێستا کراوە بە 3 مانگ پشتێنە ملەوانەکان لە پشتێنی سپیەوە هەتاوەکو ئەگاتە قاوەیی کۆتایی قاوەیی بە 3 مانگ جارێک مەرحەلەیە گەبڕی ئەوەش پێڵن ئاستیا مەرحەلەی ئەو کەسە قوتابی فێرخوازەکە. ماوەستا کولان پێم وا بێ زانیارەکەم هەڵە نەبێ 11 قۆناغا 11 پشتێنەیان زۆرترە. وەڵی خۆی زۆرە ئەبێتە دوو باش بەشێکیان وەکو وای بە قادرما سەرکەویتە سەر بەشێکیان وەکو وای بە قادرما بێتە خوارەوە. ئەو قادمە کە سەرەکەوی قورسە پشتێنی ڕەشی پێڵەن دانی 1 دانی 2 3 4 5 تا دانی 10 ئەڕوات. ئەویکیان کە یێتە خوارەوە لە کیوە کیوی دەوە یەت بۆ کیوی 1 دێتە خوارەوە کیوی 8 حوت 6 5 4 ئەوە 2 3 1 بەرزترین پلەی باڵای هونەری وەرزشکردنی کاراتێ بەپێی ئەوەی کە ئێستاکە هەیە چ پشتوێنەکەیان کامە قۆناغا دانی دەیە دانی دەیە پشتێنی ڕەش دانی دە بڵێ کەوتی پشتێنی ڕەژیانی دانی 1 هۆی ڕەشی نییە ڕەشێک بێوتەوە و بڵێ ڕەش دانیەکە کە بووی بە دانیەک ینی پشتێنی ڕەش دانی 2 3 4 ئیتر هەمووی ڕەشە. بەسەکەم شتەکە و قورسکردیانی ئەگەر بوون نوەیەکێ بێ بە تەواتی ئەمرشە بە باشی بگات تا بگاتە قۆناغی ئەخیر چەند ساڵی پێویستە؟ قۆناغی ئەخیر بەڵێ تا پشتێنی هەموو تەمەند تێوێ سەماوەستا بەڕێز ئەزمونەی سەر و 40 ساڵ تقریبان لەو لە وەرزشی کاراتێ ئێستاش وەکو ڕاهێنەرێک قۆناغەکانت بڕیوە دەرفەتت هەبوو کات هەبوو ژیانی زەختی کوردستان و ئەو بارەدۆخەوای کرد توانین دەرفەتت هەبێ و قۆناغەکان بڕی. لە ساڵی هەشتاکانە زۆر دەرفەت نەبوو وە تا نەوەتەکانیش زۆر ناڕەحەت بوو چونکە ئێمە خەبیرمان نابینی نەیابانی نەکەسی دەرەوە تەنها ئەگەر بمان توانای بچوینایە بۆ هەولێر لای مامۆستا جەمال یا ئەو بەهاتای بۆ لای ئێمە یا جاری بابوو لە ساڵی هەشتاونەوە بۆ پشتێنی سەوز چوومەتە بەغا تقریبا لە 1970ەوە هەتاوەکو 1970 ئەمجا گەشتمەتە پشتێنی سەوز. ئەوش ئەچووی لە بەغا لە لای تێرس ئۆلێش ئیختیبارمانە کرد ئەو پشتێنە ئەگەر پێویستی بکەدا ینی توانە و بواە پێی دەدای. کاتەوە بڕوانامەکەشان هەر لێ وەرگرتووە؟ ئەو کاتە بڕوانامەکە بەڵێ. قۆناغەکانی دوایەوە قۆناغەکانی دوایەوە تقریبا لە 2003ەوە تۆزی ئاسانکاری کرا لە 2000ەوە لە 2000ەوە دکتۆر ڕایی داهاتە کوردستان کە لە بەغا بوو دانی 4 بوو JKA و خەبیری یابانیەکان ئاهات نەبەغا وەکو ئۆکۆما سنسێ ئۆکۆمۆ هاتە بەخا ئەچون بۆ لای ئەگەر کەسێک بیتوانایە ئەو کاتەکە بەعز دەسەڵاتی بوو بیتوانای بچایەتاوێ ئەچوو لەوێ اختیبارێک کرد بەس من ئەو دەرفەتەم نەبوو نەمەتوانی بڕۆم لەوە کەمێک دواکەوتم. مامۆستا ئێوە بڕوانامە ئەم بە بەشداربووەکانی خۆتان و تا چەندێک ئەم بڕوانامەیە چۆنەڵی معتەبەرە و ئێوە ڕاهێنەری ترتان بەرهەمهێناوە کە خزمەت بکەن هەر لە شاری هەڵەبجە لای خۆتان؟ بەنسبەت ڕاهێنەرەوە بەڵێ ڕاهێنەرمان هەیە ئێستا لە هەڵەبجە خزمەتەکە و لە سلێمانی و لە شارە زور لە پێنجوێن هەڵەبجەی تازە ئەوانە هەمووی بەرهەمی خۆم هەتا لە ئێران شاکاتی ڕاپەڕینەکە چوینە ئێرانەوە
لەوێ لە پاوە لە منتیقەی سەریاسە فرقەم هەبووە ئێستش خەڵکانێک ماون کە لەوێ وەکو ڕاهێنەر وەرزش مشق و ڕاهێنانەکەن لە هەڵەبجێشە ڕاهێنەرمان هەیە بڵێ وەکو نادر ئەمین لوقمان ساڵح دکتۆر ڕەزامان هەیە کە ئێستا ئەوانە پلەی ڕاهێنەریان هەیە لە هەڵەبجەی شەیدا ئەوستا لەسەر شاشەکانێک دیپێمان بینین هەنێک دیمەنی نێ و با بڵێن یاریگاکەی خۆتانەوە لەوێ هەڵدان و یاریزانێکیشان ئەناسن وەڵامەوێ هەر نەچێتە چوارچێوەی فزولی و پێم وابێ کاک عادلی دەرێنەری خۆمانە ئەو وەزعی چۆنە لێ زانێت کاک عادل بەڵێ پێشتر کە لە ئاهات بۆ یاری ماوەی 15 بۆ 16 ساڵ دابڕا دوایی ئەوە تقریبا پیرەکە عادلی خۆمان نەمانزانیەوە بەس دەسەکەی با کەشف بکەین خەینا بەڵێ بەڵێ ماڵی 85 لێ بترسی ئەی مامۆستا لە ڕازی تۆ ئەلحەمدوللا زۆر زۆر باشە و بە جدی دەستی پێکردوێتەوە خۆشی و کوڕێکی دێن کاک باوەڕ ماشەڵا کوڕەکەشی زۆر زۆر باش ئەلحەمدوللا زۆر باشە مامۆستا بەڕاستی پرسیارێک لە مشکی من دروست بوو ببوورە ڕەنگە تۆزە درێژ بەبەست بۆی پامەکە بگەیانم جاران خوێندنی فەقیەتی هەبوو یەکێک لەو هونەرانەی سەرکەوتنی فەقیەتی ئەو ڕێزە بوو لە نێوان فەقیەکە و مامۆستاکەی بەداخەوە ڕەنگە ئێستا تۆزێک ئەوە کورچ و کاڵ بوو بێتەوە لە زانکۆکان زۆر شتی نامومان بینی بە هەمان شێوەگە شوبهانێ بکەم بە یاریزانەکان ئەو بەشداربوانەی لەگەڵ مامۆستایەک لە کارەتی لەوەی لە کتێبەکان خوێندومەتەوە لەو دیمەن و ڤیدۆیانەی بینیومانە حرمەتێکی زۆر هەیە لە نێوان مامۆستا و با بڵێن خوێندکارەکانی شاگردەکانی دەمەوێ ئەوە بپرسم چەندێک گرنگە مامۆستا کاتێک کە هونەری بەرگریکردن یاخۆ تێرشکردن یان بە هەر حاڵ هەر ئەو وەنانەی کاراتی فێری یاریزانەکەی دەکا ئەوەشی فێرکە کە باس لەوە کرد لە تووڕەیی بەکاری نێنن چونکە لە کۆتاییان ڕەنگە ئەستەم بێ بۆ من هونەرێکی باش بزانم ئیهانەش بکرێن بەڵام بەکاری نێنم لە کاتێکە ڕەنگە زیانێکیش زۆریش بە بەرامبەرەکەم بگەێن پێشەوەی وەڵامیەوە بەمەوەم خوشکە پرسیارێک کرد بڕوانامەکانمان تا چەندێک ئەتوانین بڕوانامە بین بە فێرخواز و چەندێک معتەبەرە لە جیهانە بەڵێ ئەمە بڕوانامەی یابانیە دەین بە فێرخوازەکان و ئەو بڕوانامە لەسەر وتەی ئێمە ئەچێتە یابان لە یابانەوە بەو ناو بەو ناونیشانەوە کۆدێکی لەسرە کۆدێک ئەو کۆدە لە جێکە ئەی یابانە هەیە و ئەیدەن بە هەموو جێکەکانی عالم لە کۆمپیوتەری یابانە ئەو کەسە پشتێنی چی بێ و چه ئاستێکیە بێ لەوێ نووسراوە بڕوانامەکە نێودەوڵەتیە بچێتە هەر وڵاتێک بڕوانامەکەی پێبوو کۆدەکەی لەسەر ئەزانن کە ئەم بڕوانامە ڕاستیە و هیچ کێشەیەکی نییە و سیقە پێکراوە باوە پێکراوە سەبار بە پرسیارەکەی جەنابیش بەڵێ خۆی ڕێزەکان زووتر زۆر زۆر بەقووەت بوو بە تایبەتی بەس ئێستا بە عام کاڵ بووتەوە ینی ڕێزی احترام لە نێوان نەک مامۆسا هەتا باوکو و کوڕیشا کەم بۆتەوە دایک و کوڕا کەم بۆتەوە مناڵ و خوشکوبرا کەم بۆتەوە بەڵام سپاس بۆخوا لە نێوان کاراتیە تا ڕادێکی باش ماوە بۆ چونکە یابان یاسایەکی هەیە کاتێک کە فێرخوازێکە چێتە بەردەم مامۆساکەی بێ لە دووری چەند مەترێکەوە بوەسێت خۆی فێرخوازەکە وا فێرکراوە بۆی کەوا قاچی بەر سێبەری مامۆساکە نەکەوێ هەتا لە قوتابخانەکانی شاوایە لە قوتابخانەکانیشە بە 10 مەتر دوورە لە سێبەری مامۆساکەی ئەڵێ با پێنانێن بەسەری مامۆساکەمە بەس سێبەرەکەیشیە ئەوەندە بەڕێزە ئەجا هینمان هەیە وشەی ئۆسمان هەیە کە لە سەلام و وەکو سەلامی خۆمان چۆن ئەڵێ ئەسەلام عەلەیکوم ئەمیش کاتێک کاچێتە بەتە مامۆساکەی هەردوو دەستی ئەنووسێنە بە ڕانەکانی و کەمێک خۆی نزمەکاتەوە ئۆسی بۆکە ئەمە ئەو پڕی ڕێز و احترامە ئەم ئۆسە لە ناو یابان هەموویان هەیە کاتێکە چی لە دوکاندارێک شتەکڕی ئۆسەکەیە ئۆسی بەرامبەرەکە ڕێزێکی گەورە بەرامبەر یانوێنێ و ئەم کاتێک کە شتێکی پێئەدا بە هەردوو دەسی
ئەی هێنێ بووی فڕی نادا بووی لە ئێمە بێڕێزی پێ بکە بە هەردوو دەستی پێشکەشیەکە ئەمیش کاتێک کە پارەکەی دادێ بە هەردوو دەست ئەیدا بوو ئەمە واکە مامۆستا ئەو ڕێزە بوا بکەی لە یاریزانەکانت قەنەعەتیان پێ بکەی کە بەوەی ئەم وەرشەوە زوڵم لە کەس نەکەن نەبنە هۆی سەرێشە و زیانگەیاندن بەرەوەی ئەمر بەتابێت لە کاتێکی تووڕەیە ئەمە گەورەترین ئامۆژگاری ئێمەیە و سەرەتا و هەتاوەکو کۆتایی ئێمە هەر ئامۆژگاری ئەەکەین نابێ بە هیچ شێوەیە کە لە نێوان خۆشیانە کاتێک کە دوو یاریزان بەرامبەر یەک یاریەکەن کە یەکیان عەزێتیەکیانە دەسەکاتە ملی ئەملاولای ماچەکە و داوای ئەف و گەردن ئازایی لێکات. مامۆستا باسێک لە بتوڵە بکەین یعنی لە هەموو جیهاندا ئەو جۆرە وەرشانە کۆمەڵێک بتوڵی هەیە تر لەسەر ئاسی نێودوڵەتی بێ لەسەر ئاسی تەنانەت وڵاتەکانیش بێ بخوان بڵێ ئەمانەش ئەنجام بدەن ئێوە تا چەندێک لەم وەرشەیە بتوڵە ئەنجام دەدەن یاخود بەشداری ئەکەن بەشدار بۆکانتان یاخود ئەو هەلەتان بۆ ڕخساوە؟ بەڵێ ئێمە بتوڵاتی ناوخۆییمان هەیە بۆ نمونە بڵێن سلێمانی لەگەڵ هەڵەبجا ئەمە پێڵێن بتوڵاتی ناوخۆیی یا هەولێر لەگەڵ سلێمانی یا سلێمانی لەگەڵ ناوخۆی تاوەکو بەغایش هەر بە ناوخۆ حسابە لەگەڵ ئێرانە لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە لەگەڵ وڵاتە ئەوروپیەکانیشە بە دەرەوەی وڵات بتوڵاتی دەرەوەیە حسابەکرێ ئێمە وەکو JKA ساڵانە دەورات ئەکرێتەوە لە زیاتر لە وڵاتە عەرەبیەکانە بۆ نمونە لە 2020 لە عمان پایتەختی هین نەزوە پایتەختی عمانە لەوێ کە کرایەوە دەورەکە سەرپەرشتی یابان خۆی سنسێناکە هات سەرپەرشتی کرد دەورەکە بتوڵەش بوو و دەورە تەدریبی بوو و اختیباراتی یاریزان و ڕاهێنەرەکان بوو ئێمە بە 4 یاریزانەوە بەشداریمان کرد لەوێ لەگەڵ مامۆستا ئاراس موسا بەشداریمان کرد بەڵێ ئەلحەمدولیلا سپاس بۆخوا نەتیجەیەکی زۆر باشمان بەدەستێنا و ئەو خەڵات و دیاری وشتانش کە پێمان درا هەمووی لەلامانە و بە تەسویر و بە وێنەیشەوە دەستان خۆش بێ مامۆستا سەرکەوتوو بن دەمەوێت وەش پرسم زۆر جار دەبینین کۆمەڵێک بابەت پشتیوانیەکی مادی زۆر لەلایەن دامەزراوە میدیەکانەوە دەکرێت بۆ کۆمەڵێک چالاکی و فێستیڤاڵ و ڕەنگا و ڕەنگکردن و کۆنسێرت و وەی لاخی ڕەنگە ئەمانەش خواست و خۆیان هەبێ کێشەمانیە بەڵام هیچ کات نەمبینیوە پشتیوانیەکی میری تاوا بۆ کۆمەڵێک لە وەرسەکان هەبێ بە دیاریکراوی کاراتێ و بە دیاریکراویش لە پارێزگای هەڵەبجە هەست ئەکەن فەرامۆشیەک بۆ کردنێک هەبێ بۆ ئەم بابەتە زۆر بەداخەوە بە ئەو مەسەلەیە بەڕاستی نەکەر کاراتێ بەڵکو هەموو وەرزشەکان ئێمال کراون بە تایبەتی شاری هەڵەبجە ماوەیەکی زۆر هەریانەی نەبوو یانەکانیان هەمووی هەڵۆشانەوە دواتر کە یانەکانیان ئیجازەکانیان پێدانەوە تەمان ئەمە کارەساتێکی زۆر گەورە بوو یانە هەڵبۆشێنیتەوە و دوای ئیجازەکەی پێبێتەوە مۆڵەتی کارکردن بەڵێ و بودجێشیان زۆر کەمە بودجەی نادیەکان زۆر کەمە ئەوەش ناتوانن کە زۆر پەلەقاژی ئەملا دەرە و ئەملالا بکەن بە تایبەتی کاراتێ لە کوردستانە زۆر داهاتێکی کەمی هەیە و بە تایبەتی ئێمە کە JKA هیچ داهاتێکمان نیە چکە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی قازانج نەویستە سەر بە ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستانە هیچ هاوکارێکی مادی نییە بۆ ئێمە مامۆستا لەبەرەوەی خۆممان لە وەرزشی کاراتێ ڕەنگە شارەزان نەبین کۆمەڵێک پێی بە کۆمەڵێک بابەت نەبین پرسیار بکەین ببوورە بەڵام ئەمێ بزانم زۆر جار دەبینین تەواوکاری وەرزشیمان هەیە بۆ منە وەرزشێک دوو گۆڵی دەکەن بەڵام لە پاڵیش یاری کۆمەڵێک یاری ترەکەن وەرزشەوانێکی کاراتێ لە پاڵ کاتاکانە یانە بێت چی وەرزشێکی تر بکە یاخود نەها ئەو وەرسەی کە بۆی دانراوە ئەو منهەجەی کە هەیە لە یابانەوە دەیان ستانداردێکی جیهانی هەیە کافیە بۆ وەرسەوانان جان بدە ڕێزم بۆ هەندێ
لەو ڕاهێنەرە کاراتیانە هەیە کەەوە سەرقاڵیانەکەن بە کۆمەڵشتی بێهودەوە چونکە وەرزشی کاراتێ تایبەتمەندی خۆی هەیە و ئەو ئێحما و خۆگەرمکردنانە و ئەو مەشقڕاهێنانەی کە ئەکرێ ئەمەنە زۆرە و ئەمەنە چڕوپڕە فرای هیچی کە ناکەوێ بەڵام ئەوەی کە شارەزایی کەم بێت لە هوەرەکە ئەچێ سەرقالێکا بەشتی کەوە بۆی کەوە ماوەکەی پێ بکوژێت ئەگینا خۆی لە ڕاستیە ئەوەنە چڕوپڕە و ئەوەنەی کات ئەوێت کاتی وایە یەک کاتە بە سێدانە سەعات ناتوانانی 4 حرەکاتی وەکو خۆی تطبیق بکەیت ئەمەش ئەبێ ڕۆژانە ئەنجام بدرێ خودت هەفتانە ینی شێوازی کاتەکانی چۆن ڕێگەخە بۆ کە بێوێ بە باشی قۆناغەکان تێپەڕێنێت ئەوەی کە دانراوە وەکو یاسایەک لە هەفتەیەکە 3 ڕۆژە ئەو 3 ڕۆژە کافیە بۆ یاریزان بە شەرتێ دابڕانی نەبێت و ئەو مدەی 3 ڕۆژەیش هەموو کاتێک کە دێت 2 ساعت کەمتر یاری نەکات سەرقاڵی شتی کەژ نەبێت وە خۆی یەکلایی بکاتەوە ئەو 2 ساعتە واتە 6 ساعت لە هەفتەیەەکە ئەو 6 ساعتە خۆی لێبرانێکی باشی هەبێ بۆیت و خۆی تەنها بەو مەشقڕاهێنانەی کاراتیەوە سەرقاڵ بکات ماوەسا لە هەنێک لەو یاداشتانە و لەو نووسینانەی دەربارەی کاراتەیە نووسرێ یاخود لە هەنێک لەو فیلمەدی کۆمنتاریانەی ئەکرێ زۆر گرنگی بەلایانی دەرونی و ئارامی هێوری وەرشەوانەکانە درێ وەتە لە پاڵ ئەو ئامادەکاریە جەستەیی بۆیان ئەکرێ کەسێکی سەنگین و سەلار و دەروون هێمن بێت ئەمە هەر خۆتی کاراتیەکە وات لێکە هەر بەڕاستی ئاسابت سارد بێ هێورتربی هێنێشتت بۆ گرنگ نەبێ یاخود ئەویش هەر بەشێکە لە مەنهەجەکە و دەبێ بیخوێنیان فێر بکری خۆی ڕاستە کاراتیەکە مێشکی ئینسان بەهێزەکات و ئارامیشیەکاتەوە کاتێک کە تۆ هەستت بەوە کردکەوە هێزێکی شاراوە لە جەستە تا هەیە بە شەرتی هەستی پێ بکەی نەکەوانی کە لە سەرتاوە دێت و تاوەکو و ماوەیەک و دوایی بۆ شەڕی کۆڵانیا بۆ شەڕی ئەملاولا بەکاری بێنێ ئەوە مەبەستێکی تایبەتی خۆی هاتووە بۆ مەبەستێکی تایبەتی بۆ کاراتێکە نەهاتووە ئەگەر بە تایبەتی بۆ کاراتێکە بۆ مەبەستی فێربوونی کاراتێکە هاتبێ ئەوە مێشکێکی ئارامی پێبەخشێ و توانایەکی جەستەیی ڕۆحی باشی پێبەخشێ کە دەرونی ئینسانەکە ئارامەکاتەوە زۆر هەڵچوونی نابێت لە کاتی تووڕەبوونە پێویست ناکە زۆر هەڵچێت و زۆر تووڕە بێت و دەستکا بە قسەی ناشرین وتن بەرامبەر بەکەی چونکە ئەمە توانێت بە شێوازێکی هێمنانە کۆنتترۆڵی وەزعەکەی بکات مامۆستا ئێوە با بڵین بەشدار بووی ئافرەت یا خۆت منداڵی ئافرەت کەس ینی بێتە لای ئێوە ڕاهێنانی پێ دەکەن بە هەمان شێوە ڕاهێنانەکان جیاوازی نییە بۆ نێوان دوو ڕەگەزەکە هیچ جیاوازێکی نییە و بڵێ ئێستا کچێکی خۆم پشتێنی قاوەیە و دانیشتۆی شاڵە بۆ ڕەش چاوەڕێی ڕەشەکەین بۆ چەندین خوشکی بە ڕێزمان لایە کە ئەم پشتێنی تا قاوەی هاتوون ئێستا چاوەڕێن بۆ پشتێنی ڕەش بۆ بەردەوامیشن سپاس بۆخوا بابەتێکی گرنگی وژان جێگەی دەستخۆشیت بێ لە یابان زۆر گرنگی چەندێک با بڵێن بە ناڵانی کوڕە درێ زیاتر لەوە خانمان فێرەکەن بۆی بتوانن ئەوە بەرگری لەشە بۆ هەردوو ڕگەزەکە بەڕاست بۆ هەردوو ڕگەزەکە جیاوازێکی نیە بەڵێ ماوەستا لەو دەرفەتیشمان نەماوە بەڵام بابەتەکە گرنگە و بەڕێزیشتان بەڕاستی بە فرسەتی ئەزانە قسەی زۆرمان هەیە بەڵام ئەگەر وەکو کۆتا شتیش زۆرجار لە کوردستان مزداقەت نیە خود چاودێری ورد نییە باز لەوە دەکرێت یابانیەکان لە چاودێریکردنی ئەوانەی فێری کاراتێ بوون زۆر وردن بچووکترین هەڵەکان دەبینن ئەمە تا چەندێک واتوانین بڵێن لایەنێکی باشە بۆیەوە وەکو ڕقابەیە کە لەسەرتانە ئەوەی ئیگەن باش بیگەنەوە جوان بیگەن و حاڵەتیش هەبووە بۆ نموناگەر شتێک هەڵە بوو بێت یان کەسێک ڕاستکردنەوەی یاخود پەیامێکی نوێ ڕێنمایەکی نوێ زانستێکی نوێ لە کاراتێ بۆتان بێت بەڵێ ڕاستە یابانەکان بە تایبەتی ئەوانەی کەەوە معنین بە کارەکەی ئێمە چاودێرێکی چڕوپڕەکەن
و سێ مانگ جارێک هەڵسەنگاندن بۆ ئیش و کار و چالاکیەکانەکەن و ساڵانەش داوای راپۆرت و ئەنجامی کارەکانەکەن. مامۆستا ئێوە هیچ کۆمنتتان هەبوو لە سەر یاریزانەکانی ئەوان چکە زانئۆنەی لە دەرهێنەرگەمانە و گوێمان لێ بوو وەک یاریزانێکی بەڕێستانە کە ئێوە تێبینیتان هەبووتان لەسەر یاریزانەکانی ئێوەش ئەوەندە کۆمنتاکسان باش بوو یانی لەسەر یابان؟ بەڵێ نەنا باوکارەکەم مەبەستی ئەوە بوو مەسەلەن وەکو هەر ئەوەی کە باسم کرد کە چاوێکی باشیان لەسەرەوە هەیە ئەگەر بێت و گرفتێگەرێ بتوان بۆیان ڕێکەنەوە زۆر باشە مامۆستا ببوورە ئەمەوێ بڵێم شتێک کە ئێمە نەمان وت پێ درێکمان پێ نەکرد بێ گرنگ بێ لەم مەجلیسەیە بوترێ پەیامێک بۆ یاریزانانی کاراتێ لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکانی تر هاوپیشەکانی خۆت بیگەێنی دیاخۆت باسی بکەیت. ئەوەی کە گرنگە وتەیەکە ئەڵێ کاتێک کە ویستی کڵاش دروستکەی ئەچی بۆ لای هەورامی ئەچی بۆ لای هەورامی بۆ دروستکردنی کڵاس چونکە ناچی بۆ لای کابرایەکی میسری کابرای میسری نازانێت کڵاس چییە و چۆنە و چۆن دروستە بێت ئەبێ هەر بچیتۆ بۆ هەورامانەکەی خۆمان ئێمەش کاتێک کە باسی کاراتیەکەین ئەچینەوە بۆ یابان ناچین بۆ ئێران یا کوێ چکە سەرچاوەکەی یابانە یابان خۆی زانێ کاراتێ چیە و چۆنە و تەکنیکەکانی چۆنە ئەمە پەیامێکە بۆ گەنجان کە بزانن یابان سەرچاوی ئەساسی و سەرەکیە بۆ وەزشی کاراتێ بۆ هەموو بەشەکانی کاراتێ و داوەش لە هەموو یاریزان و ڕاهێنەر و دۆستان و خۆشەویستانەکەم کەەوە سەردانی JKA بکەن بەڕاستی JKA مەدرسەیەکی زۆر چڕ و پڕە لە تەکنیک و لە شێوازی قیتاڵە و ئەوەیشی کە زۆر زۆر گرنگ بێ وشەی شیهانە لە ناو کوردی خۆمانە نازان بەکاری بێنن کابرا پشتێنی ڕەشی دانیەک بۆ چووە وشەی شیهانی بەکارێ ناو بخۆی هەر لە فەیسبوکەکان نووسێتی شیان فلانە کەس شیهان لە دوای دانی شەشەوە ئەویش ئیختیباری تایبەتیەکە ئێستا هەیە دانی حوتە و شیهان نییە دانی هەشتمان هەیە لە ئێران و لە عێراق شاد شیهان نییە وشەی شیهان بەرزترین پلەیە لە کاراتیە بەرزترین پلەیە هینەکە علمێکی قیتالیە واتە زانستێکی شەڕی چڕۆپڕە بە شێوەیەکی زانستیانە شەڕێکی چڕۆپڕ ئەکات ئەوە اختیباری هەیە و ئەبێ یابان خۆی ئەو شیانەت پێبدا نەک خۆت بۆ خۆت ناوی خۆت بنێ یا خۆت بۆ خۆت حساب بکەین. زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ بەرنامەکە بۆ تەلەڤیزیۆنەکەشتان سەرۆکی ڕێکخراوی JKA لە هەڵەبجە سپاس دەکەین مامۆستا بە ئامادەبوونی هیوادارین بینەرانمان سوودیان لە وتەکانی بەڕێستان بینی بێت و ئەوانەی کە حەزیان لە وەرشێ ئاشنا ببێتن بەم وەرشە و بتوان لە داهاتوودا ئەم یاریە بکەن. بەڵێ مامۆستا ساحێت ساحیبگان سپاس دەکەین بۆ بەشداریکردن بۆ ئێوەش بۆ کەناڵەکەشتان و بۆ برایان. بڕگە بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن وێ دەکەین سوود و زانیاریمان گیانە بێەوە سەرمان نێشان دەبن وەروام ڕۆشتی زۆر باشە بوو تەندروست باش بن ئیشەڵا وەرشەوانێکی باش بن لە مەلەوانی و لە کاراتەیە وێ دەکەین کێشۆگرفتی هاونیشتیمانیانیش بەگشتی چارەسەر بێت لەگەڵ هاوکارم هۆنیا و باوکاری هاوکارانە بەپیام بەڵگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.